بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستیەکی باشتان بۆ دەخوازین کە هەمیشە ئاسوودە و بەختەوە بنازان خۆشەویستان ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون دەخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەم لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. سڵاوی خۆتان لێبێ بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پێیام خۆشحاڵین لە خزمەت ئێوەین لە کۆتایی هەفتەدا. ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ هاوکارانم پێشکەشی ئێوەی ئەزیز و خۆشەویستی دەکەین هیوادارین کە بەدڵێکی خۆشەوە بە ئارامیەوە سێری تەوەرەکانی ئەمڕۆمانکەی. ئەمڕۆ کۆمەڵێ بڕگە و بابەتمان ئامادەیە کە لە تەوەری یەکەمدا باس لە ڕۆڵی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دەکەین کە سیهەمین ساڵیادیان بوو ئەمساڵ کە کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک دروشمیان هەیە و کار دەکەن لە پێناو پەروەردە و خێزان و گەشە پێجاندا. ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ بەرپرسی سکرتێرەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە پەیامی ڕۆژ دەبێت و باز لە کار و چالاکیەکانی ئەوان دەکەین ئەو خزمەتانی کە پێشکەشیان کردووە بە کۆمەلگا و ڕۆڵیان لە نێوان ڕێکخراوەکانی ئافرەتاندا کچی هەنگاوێکیان ناوتوانیانە ئەو خەباتی کە کردویانە ئەو سی ساڵی کە خزمەتیان کردووە خزمەتەکانیان خۆی لە چیدا ببینێتەوە و چیان پێشکەش کردووە بە کۆمەلگا. بەڵازان خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەشماندا بابەتێکی میکانیکیمان بۆ هەڵبژاردوو کە گرنگە شۆفێران گوێبیستی ئەو تەورەیە مامنوە ئاگاداری بنەویش بابەتی ئەوەیە کە لە وەرزی هاویندا و زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما چۆن ئاگاداری ئۆتۆمبیلەکانمان بین باز لەو دەکەین کە گەرما چ کاریگەریەک دەکاتە سەر ئۆتۆمبیلەکانمان وە چۆن ئۆتۆمبیلەکانمان پارێزین لەوەی کە بەهۆی گەرماوە ئۆتۆمبیلەکانمان خراپ نەبێت و هەروەها باز لەوە دەکەین کە پێش ئەوەی ڕووداوێکی نەخوازرا و ڕوو بدات هەندێک جار یاخود بەیانیان پێش ئەوەی کە چینە سەر کارەکانمان چێکێکی ئۆتۆمبیلەکانمان بکەین چونکە لە مۆزەدا زۆرترین کێشە بۆ ئۆتۆمبیلەکان دروست دەبێت بە دیاریکراوی بزانین ئەو کێشانە چین و چۆن شۆفێر ئاگاداری بێتووە نهێڵێت ئۆتۆمبیلەکەی تووشی زیان ببێت. بەڵێ ئەزیزان لە تەوەری سێما بابەتێکی ترمان هەیە کە باس لە سیفەتەکانی سەرکردەی سەرکەوتوو دەکەین. ئێستا لە هەموو جیهاندا زۆر گرنگی دەدرێت بە بوارەی سەرکردایەتی و کۆمەڵێک پاکێژ لە خۆ دەگرێت و با شێوازیوانە دەوترێتەوە چونکە سەرکردەی کاری هەموو کەسێک نییە هەموو کەسێک ناتوانێت ببێتە سەرکردە و لە هەر لە کۆنی شەوە تاوەکو ئێستا هەمیشە دەبینین کە خاوەندە دەسەڵاتەکان خاوەن جلهێزەکان هەمیشە ویستیانە کە بڵێن ئێمە سەرکردێکی سەرکەوتوین دەپرسین ئەخۆ سیفەتەکانی سەرکردەی سەرکەوتوو چییە و بەچیدا دەناسرێتەوە و دەبێت چ ڕۆڵێکی هەبێ کە ئەمە تەوەری سێمان دەبێت و هیوادارن بینەری بن. بەڵازان دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا چین پێکەوە بینەری دەبین.
بەڵازان و خۆشەویستان کۆمەڵێک ڤیدیو بابەتمان ئەمڕۆ بۆ ئامادەکردن کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین ڤیدیۆکمان هەیە لە سەی سادق کە کۆششکردنی منداڵێکە بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز بزانین ئەم منداڵە چۆن هەوڵی داوە کە قورآنی پیرۆز لەبەر بکات. خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا ماوەی چەند ساڵێک کە گەنجان و منداڵان بەردەوام لە ڕێگەی سنتەر و ڕێکخراوەکانەوە خۆیان فێری زانستەکانی قورآنی پیرۆز دەکەن و هەروەها دەیانەوێت زیاتر ئاشنا بن بە فەرمودەکانی پێغەمبەر. ئەمەش پەرۆشێکی لە ئێوان دروست کردووە کە هەر لە تەمەنێکی مناڵەوە حەز بکەن کە قورآنی پیرۆز لەبەر بکەنەوە بۆ خۆی کارێکی جوانە و کۆمەڵێک منداڵمان هەیە کە سوپاس بەخوای گەورە کۆمەڵێک ئاەتی قورآنیان لەبەر کردووە و ئەیانەوێ هەموو قورآنی پیرۆز لەبەر بکەن. ڤیدیۆکەمان سەبارەت بە منداڵێکە کە کۆشش دەکات بۆ لەبەرکردنی قورآن بابێکەوە بینەری بین. بەخوا هەموو ناوەکانی خۆی گەورەم لەبەرە. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم. ئەوین کازم وێڕای زیرەکی و نمرە بەرزەکانی لە قوتابخانەدا یەکێکە لە خوێندکارە زیرەک و بەتوانەکانی دەستگای نوری حکمە لە سەی سادق. لەم ڕاپۆرتەدا بەرە و توانەکانی ئەوین دەخینە ڕوو. ئەوین کازم تەمەنی تەنها 9 ساڵە. ماوەی ساڵ و نیوەکە خەریکی قورآن خوێندنە لە دەستگای نوری حکمە. لە قوتابخانەدا ئەستی زۆر باشە و نمرەکانیشی لە ئەستی نایەبدان. لە ئێستادا سەرقاڵی لەبەرکردنی قورآنی پیرۆزە و ئامانجی ئەوەی هەموو قورآن لەبەر بکات و سەردانی ماڵی خوددا بکات. تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب لە ناوچە هەردوو دەستی ئەبوو لەهەب. ئەبوو لەهەب مامی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، زۆر ئازاری پێغەمبەری دەدا و دژایەتیە کرد. ما ئەغنا عنه ماله وما كسب. من ماوەی ساڵ نیوە کە لە دەستگای نوری حکمەم و سپاس بەخوا توانی مەوانەکان بەباشی بخوێنم. زۆر سپاسی مامۆستاکان ئەکەم، زۆر هەوڵیان لەگەڵم داوە تا ئێستا توانیمە جوزئی عامە لەبەر بکەم. من حەزم لێیە بمە مامۆستا و حەز ئەکەم بچم بۆ عەمرە و حەجیش ئینشاءڵڵا هەر بەدەستی ئەهێنم. ماڵەوەی ئەوین هاوکارێکی باشی ئەوین بوون و دڵخۆشن پێ و لێ رازین و سوپاسی دەستگای نوری حکمە دەکەن و دەڵێن مەگەر تەنها خودای گەورە پاداشان بداتەوە و بوونی ئەم دەستگانە بە گرنگ و پێویست دەزانن. سوپاسی مامۆساکانەکەین دەستیان خۆش بێ، هیلاکە بن پیانۆمان دووە بن، مەگەر هەر خوا بتوانێت پاداشتیان بداتەوە. زۆر سوپاسی دەستگاکەیەکەین بەعام لە مدیر و جێگر و مامۆساکانیان. مامۆستاکانی ئەوین داهاتوویەکی جوانی بۆ چاوەڕێ دەکەن و لە توانەکانی رازین و سوپاسی دایک و باوکی دەکەن کە بەردەوامهانی ئەوین دەدەن و بەم جۆرەیە باسی توانەکانی ئەوین دەکەن. ئەوین یەکێکە لەوانە کە دایک و باوکی پشتگیریەکە و سپاس بەخوا قوتابێکی باشە، هەم لە ڕووی پەروەردەیەوە هەم لە ڕووی قورئان خوێندنەوە. داواکاری هەموو دایکان و باوکانیش وەکو دایک و باوکی ئەوین هەوڵ بن لەگەڵ مناڵەکانیان، چونکە بەڕاستی ئەگەر مناڵەکانمان بە پەروەردەیەکی قورئانی پەروەردە نەکەین ئەوە لەوانەیە دوایی نەتوانین زاڵ بین بەسەر مناڵەکانمانە پەروەردەیەکی باشی ڕێکوپێکی کەین. دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لقی سەی سادق لە ساڵی 2007 دامەزراوە و لەو ماوەیەدا توانوێتی خزمەتێکی بەرچاو بە فێرخوازان بکات و چەندین کەسیان پێکەیاندووە و ئەوینیشی واخوازە لە داهاتوودا کە گەورە بوو یەکێک بێت لە مامۆساکانی دەستگای نوری حکمە سوهەیب محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق. دووبارە سڵاوتان لەوێ خۆشەویستان، وەک لە سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێدا تەوەریەکەمان تایبەتە بە باسکردن لە ڕۆڵی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە خزمەتکردن بە کۆمەڵگەی کوردی کە توانیویانە چ ڕۆڵێکیان هەبێ و چ کارێک بکەن و خزمەتەکانی ئەوان کە ماوەیەکی زۆر دەبێت و ئەم ساڵ هەمین ساڵیادی ڕێکخراوەکان دەکەنەوە و کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک خەرمانیان هەیە کە لە ماوەی ئەو 30 ساڵدا ئەنجامیان
هێناوە و کۆمەڵێک خاتونی خەمخۆر لەم ڕێکخراوەیە کاریان کردووە لە پێناو خزمەتکردن بە خێزان و گەشە پێدانەوە ئافرەتانی ژوە ڕۆڵێکی بەرچاویان هەبووتانات لەناو ڕێکخراوە ئافرەتەکاندا و توانیویانە هەمیشە هاودەنگ بن لەگەڵ بەها باڵاکانی ناو کۆمەلگەی کوردی ئەمڕۆ باس لەم تەوەڕێ دەکەین بە میوانداری قمرێ شێخ محەممەد بەرزنجی سکرتێرە ڕێکخراوی خوشحالی ئیسلامی کوردستان خاتە قمرێ بەخێر بێت و سەرەتا پیرۆزبایی خۆمان ئاڕاستی بەڕێزت وەکو سکرتێرە و ئەندامانی سکرتاریەت و ئەندامانی لق و هەموو ئەو خوشکانی کە خزمەتێکیان کردووە بە خوشکان لە ماوەی ئەم ساڵانەدێک کە ئێوە کارتان کردووە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە دەستان خۆش بۆ ئەو گرنگی پێدانەوە بۆ ئەو میوانداریە منی شەر لێرەوە لە شاشە جوانەکەی پەیامەوە پیرۆزبایی خۆم ئاڕاستی سەرجەم ئەندامان و دۆست و لایەنگرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەکەم ئەوانەی ڕۆژە لە ڕۆژان وەکو سەربازێکی ون دەنە ئەو ڕێکخراوەدا کاریان کردووە خۆنەویستانە و خۆبەخشانە و ماندوونە ناسانە و ڕۆڵێکی باشیان هەبووە لە پەروەردە و گەشەکردن و بەرەو پێشبردننی ئافرەتان لەسەر جەم بوارە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان. قمرێ خان یعنی ئەگەر سەرەتا بینە سەر دروشمی ڕێکخراوەکە کە پەروەردە خێزان و گەشە پێدان ئایا تا چەندێک کارتان لەسەر ئەمە کردووە دروشمی ئێوە نەماوەی ئەم 30 ساڵەدا بۆ خزمەتکردن بۆ بم بوارە بە تایبەتی؟ لە ڕاستیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەر بە ئامانجی پەروەردە و برەودان بە توانە و لێهاتوویەکانی ئافرەتان واتە گەشە پێدانی ئافرەتان و پاراستنی قەوارەی خێزان هاتووەتە بوون چونکە ئەم ڕێکخراوە ڕیشەیەکی لە مێژینە و دێرینەی هەیە لە خزمەتی ئیسلام و خزمەتی موسڵمانان و خزمەتی ڕابوونی ئیسلامی کوردستان دیارە ئەو ئافرەتانەی و ئەو کەڵە ئافرەتانی کە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە کاریان کردووە پێشتریش لە قۆناغی خەباتی شاخدا پاڵپشت و پشتیوانی برایان و هاوسەران و باوکیان بوون لە خەباتی دژی گەندەڵی و ستەم و ناحەقی بەعس بەرامبەر بە گەلی کورد و پاش قۆناغی ڕاپەڕین و ئازادبوونی کوردستان دیارە بیر لەوە کرایەوە کە ئیتر شێوازی کارکردن و قۆناغی کارکردن گۆڕانکاری بەسەرا هات واتە هاتینەوە ناو شارەکان و لە ناو شارەکانەوە شێوازێکی تری ئەرک و بەرپرسیارەتی خۆمان خستە ئەستۆی خۆمان کە ئەو ڕاستە ئێمە ڕاپەڕینمان کرد دژی ناحەقی و ستەم و ناعەدالەتی و ئەو ستەمەی کە حیزبی بەعز بەرامبەر بە گەلی کورد کردی بەڵام ئێستا پێویستمان بە بنیادنان و دروستکردنی ئافرەتانە بۆ ئەوەی بتوانن دوای ئەو خەباتە درێژخایەنی کە هەیەیان بوو بچنە خەباتێکی ترەوە چونکە واقعی کۆمەڵایەتی واقعی سیاسی و واقعی خێزانی واقعی پەروەردەیی تا ڕادەیە گۆڕانکاری بەسەرا هات و ئێمەش هاوشانی ئەو ڕێکخراوەکانی تر کە هاتنە مەیدان چونکە ئەمڕۆ ئەوەی متەبع لە هەموو جیهانە دروستبوونی ڕێکخراوە کە کاریان خزمەت بە کۆمەلگا و وەکو هێزێکی فشار بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بەو کەم و کوڕیانەی کە هەیە لەسەر واقع لەسەر ئەرزی واقع ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش کە بە کۆمەڵی قۆناغا تێپەڕی وە ئەمڕۆ بەناوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی خزمەتەکە لە ساڵی 1992 کە هاتەبوون ئەم ڕێکخراوە بەڕاستی هەموو جوهد و تواناکانی کۆکردەوە یەکەم بۆ ئاڕاستەکردن و کۆکردنەوەی ئافرەتان لەسەر بنەمایەکی ڕاست و دروست کە بنەمای سایە و سێبەری ئاینی پیرۆزی ئیسلام و شەریعەتی ئیسلام و واتە داکۆکیکردن لە مافی ڕەوای ئافرەتان لە سایە و سێبەری شەریعەتی ئیسلامە چونکە هەمومان یەقینمان هەیە قەناعەتمان هەیە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە کە یەکەم ڕزگارکەری ئافرەتان بووە و یەکەم ئاینی ئاسمانی کە وجودی بۆ ئافرەت داناوە ڕزگاری کرد لە هەموو ئەو نەهامەتیانەی کە لە ڕابردووە لە ئەقوامی جیاوازی دنیاە هەبووە بەرامبەر بە ئافرەتان یەکێک لەو قەومانە قەومی عەرەب بوون کە زۆر بە خراپی مامەڵەیان لەگەڵ ئافرەتا کردووە بۆیە لە ڕیسالەی ئیسلام و پەیامی ئیسلامە یەکەم خیتاب
بۆ یەکێک لە پەیامە هەرە گرنگەکان و بانگەوازە گرنگەکان بانگەوازی ڕزگارکردنی ئافرەتە لەو کۆیلایەتی و نەهامەتی کە هەیە. ئێمەش بە درێژە پێدەری ئەو ڕێبازە هاتین، چونکە ئەمڕۆ زیاتر لە هەموو کات ئافرەتان لەژێر هەیمەنەی سوڵتە و بازرگانیکردنی سیاسی و بەکاڵاکردنن و کراونەتە ئامانج بۆ بەدیهێنانی مەرامی ناحەزان و مەرامی ئەوانەی کە تەنها بەس بۆ خۆیان ئەیانەوێ بژین، بەس ئەیانەوێ هەموو مرۆڤەکان کۆمەڵگەی مرۆڤایەتی لە خزمەتی بەرژەوەندیەکانی خۆیانە بەکاربێنن کە ئافرەتیش بە دەرنیە لەمە و بە ئامانج کراوە. بۆیە ئێمە لە ساڵی 92 کە ئیتر کاری ڕێکخراوەی متەبع بوو لە هەرێمی کوردستانیش، ئێمەش وەکو ڕێکخراوێکی ئیسلامی هاتینە مەیدان و خۆمان دامەزران و بەپێی متەبعی سەردەم کە کاری ڕێکخراوەی لەسەر چەند بنەما و ئەساسێک دامەزرا، ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش دامەزراوە و تا ئەمڕۆ خزمەتەکە کەسی هەمین ساڵیادی ڕاگەیاند. خاز و قومریا ئەو سەروبەندەی کە ئەو ڕێکخراویەوە دامەزراوە و خۆت ئاماژەت پێ کرد دوای ڕاپەڕین بووە لەو سەروبەندەدا ڕابوونی ئیسلامیش وەکو حیزبەکانی دیکە خەریکی ڕێخستنە و تۆکمەکردنی حیزبەکەی خۆی بوو. ئەوەی بەلای منەوە زۆر گرنگە ئەم لایەنشی فرامۆژ نەکردووە، ینی پیاوەکان یاخود برایانمان کە بوون منە لەوێ پێشمەرگە بوون یاخود خەریکی کاری سیاسی بوون خێزان و کچەکانی خۆشیان فرامۆژ نەکرد و بیستویانە بەشداریان پێ بکەن لە کایەکانی نێو کۆمەلگاداوە زیاتر خزمەتکردن بە کۆمەلگا. ئەوان لەوانەیە وا بیریان کرد بێتەوە کە ئەمان خەریکی کاری سیاست بن و لە ڕێگەیەکی دیکەوە خزمەت بە ئیسلام و بە کۆمەلگا بکەن. بۆیە ینی پێم وا بە زەرورەتیان زانیوە کە خوشکانیش بێنە نێو کۆمەلگا و ئاگاداری خێزان و کچوو ئافرەتانی دیکە نێو کۆمەلگا بن. چەند ڕۆڵیان هەموو لە پاڵپشتیکردنی ئەوەدا. لە ڕاستیان من وەکو کچی یەکەم ڕابوونی ئیسلامی، یەکەم ڕەهبەری ڕابوونی ئیسلامی کە مؤسیس یەکێکە لە مؤسیسین و دامەزرێنەرانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان، ئێستش دەسنووسێکی جەنابی باوکم لەلایە کە هی ساڵی هەشتاکانە، یعنی پێشنەوەدەکانیش باز لەوە دەکات پێویستە گرنگی بەم چین و توێژانە بدەین. ئافرەتان، لاوان، قوتابیان، مامۆسایانی زانکۆ خۆی پامێکە کە زۆر جار نایرانی ئاینی پرۆزی ئیسلام دەڵێن ئەوانەی کە لە کاری ئیسلامیدا کار دەکەن یاخود سیاست دەکەن هەمیشە بەردەوام دەیانێ ئافرەت پراوێست. بەڵێ خۆی مشکلەکەیان ئەوەیە ئەوان یا لە نەشارەزاییانە یا ئەیانوێ خۆیان نەشارەزا پیشان بدەن یا خۆیان هەڵە ئەیانوێ شتەکان بخەنە ڕوو. بەڵام گرنگەوەیە ئەوانەی کە خاوەندداریەتی ئەو پەیام و ڕیسالەتە ئەکەن بێن واقعەکان وەکو خۆی وەکو ئەوی کە هەبووە بیخەنە ڕوو. ئێمە گەر ئێستا سیر بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامە کاتێک وەحی دێت بۆ پێغەمبەری ئیسلام سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت، یەکەم کەس کە بەدەم پێغەمبەرەوە دەچێ ئافرەت بووە و یەکەم کەس کە پاڵپشت و پشتیوان و باوەڕی هێنا بە پێغەمبەر سەڵات و سەلەم خێزانی بوو و لەسەر جەم قۆناغەکانی بانگەوازی ئیسلامیدا ئافرەتان ڕۆڵێکی زۆر بەرچاو و ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە. تەنانەت ئێستا کە کۆمەڵی خەڵک پێیا بۆ باس لە داکۆکیکردن لە مافی ئافرەتەکە، ێ باشە نووسێبەی کچی کەعب یەکەم داکۆکی کاری مافی ئافرەتان بۆ لە ئیسلامدا کە چووە خزمەتی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پرسیاری کرد کە ئەی پێغەمبەری خوا بۆچی لەم سەردەمەشە یعنی ئێستا کە زۆر بە ئاەتەکان دێتە خوارەوە باز لە پیاو ئەکات و باز لە یعنی لێرە هاتە دەنگ لەسەر مافی ئافرەت. بۆ یەکسەر خی پەروەردگار سوورەتی ئەحزاب و ئاەتی 35 هێنایە خوارەوە کە بە تەواوەتی باز لە یەکسانی ژن و پیاو ئەکات لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە. کەواتە ئافرەتان ئەوە ئافرەتانی ئیسلام بوون، ئەوە ئیسلام بوو کە ئافرەتی وا پەروەردە کرد کە جەریء بێت، ئیڕادەی هەبێت، متمانەی بەخۆی هەبێت و بێت داکۆکی بکات لە سەر حەق و مافی خۆی و بێت هەنگاو بنێت شان بەشانی پیاوان لە هیجرەتە، لە جیهادە، لە بڵاوکردنەوەی شارستانیە. لەو سەردەمەیە لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی خەتابە ئەوە ئافرەتێکە کە چاودێری بازاڕە درێتە دەستی. لەو سەردەمەیە کە
لە کۆمەڵگەی عەرەبیا چەند دەتون بوون بەڵام چاودێری بازاڕ واتە توانین بڵێن دامەزرێنەری دەستەی نەزاهە یا بە دوواداشون دەدرێتە دەستی ئافرەتێک ئەمە هەمووی خیتابە بۆ ئەو کۆمەڵگەیە بۆ ئەوانەی کە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامەکەن و بۆ جیهانیان چونکە هەمومان نەزانین کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە ڕەحمەتون لیلعالەمینە کەواتە بەڵام ئێمە ئەتوانم بڵێم لەوانەیە کەم تەرخەمی هەبێ کەم و کوڕی هەبێ بەڵام هەر لە سەرەتای دروستبوونی ڕوتی ئیسلامی چەکداری لە کوردستان ئافرەتان هەبوون شان بەشانی پیاوان پێم بڕیت ماوەکیازی خوالی خۆش بێ ماوەسا محەممەد بەرزنجی چی نووسی و لەو ڕسالەیە کە باسی ئافرەتی تێدا بوو پەیامێکی هەیە باز لە تەسیسی ئەو کاتە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەکە ئەوجا لە تەسیسەکە یا چونکە پێڕۆ پرۆگرامەکەی خۆی نووسیوێتی کاتی خۆی بەدەستی خۆی ئێستا شەر لە لامە ئەو دەست نووسەشم لایە ئەوجا یەکێک لە بڕگەکان کە باسی دەکا دامەزراندنی ڕێکخراوە سکلی ینی ئەوەیە گرنگیدانە بە ئافرەتان وەکو ڕێکخراوێکی جەماوەری بە قوتابیان بە لاوان و بە مامۆستایان و تەندروستکاران ئەمە خاڵێکی تر کە هەر لە ساڵی 2000 کە ئیتر سنتەر و ئەو هینانە هاتنە دامەزراندن لە هەرێمی کوردستان هەر ئەو سەردەمەش لە جەنابی باوکم جیا لە حیزب کۆمەڵی بانگەواز و ڕووناکبیری ئیسلامی کوردستانی دامەزران کە سنتەرەکەی هەر لەم شاری سلێمانیە بوو و بەدەیان و سەدان گەنج هاتن لەوێ ئەتوانم بڵێم یەکەم سنتەر کە دەرسی کۆمپیوتەر و فێربوونی کۆمپیوتەر بوو کۆمەڵی بانگەواز و ڕووناکبیری ئیسلامی کوردستان بوو کە جەنابی باوکم و کۆمەڵێک برا و خوشک دامەزرێنەری بوون و ئەو سنتەریان دامەزران هەر لەو سەردەمەیە متەبع هەموو کەس دەزانن ئەڵێن مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خۆی یەکەم ڕابەر بوو یەکەم کەسایەتی بوو کە پۆستەکەی خۆی چۆڵ کرد دای بە مامۆستا شێخ لەتیفی واژەی بەرزنجی بۆچی بوو ئێستاش لە بیرمە باوکم فەرمووی ئێستا مامۆستا شێخ لەتیف مامۆستای زانکۆیە ئێمە ئەبێ گرنگی بدەین بە کەسانی عیلمی و ئەکادیمی و زانستی چونکە ئەبێ هەموو کەس بێتەنە ئەو بانگەوازە و بێتەنە ئەو کاروانە ئیسلامیە بۆیە ئەگەر ئەو بێت چونکە مامۆستای زانکۆی لەوانەیە مامۆستای زانکۆ ڕوومان تێ بکە کەواتە فکرێکی فراوانی هەبوو و ئێمە هەر لەو سەردەمەیە کە سەردەمی هیجرەت بوو مەداریسی فێربوون و ڕۆشنبیری و فێربوونی علومی قورئان و فیقه و زانستی سەردەممان لە ئۆردوگا زۆرم ئەوانەی کە هیجرەتیان کرد دامەزران کەواتە هەر لەو سەردەمەوە پاڵپشتی و پشتیوانی ئافرەتان بوون پاڵپشتی و پشتیوانی کچەکانی خۆیان بوون کە بێنە مەیدان و ممارەسەی کاری سیاسی بکەن چونکە ئەمە واقعی ئیسلامە ئەمە واقعی دینە هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە ئەصحاب و یارانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوون کە لەگەڵ هاوسەرەکانیانە هیجرەتیان کرد و بەشداری جیهادیان کرد کەواتە من ئێستا تەمەنا دەکەم سەردەمی زێڕینی ئێمە ئەو سەردەمەیە کە بین جارێکی تر پراکتیزەی سەرەتاکانی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین بۆ دابەشکردنی ئەرک و بەرپرسیارەتی واقعی سیاسی و کۆمەڵایەتی و زۆر بواری ترە قوبلی خان با باسێک لە خزمەتەکانی ڕێکخراوی خوشایی ئیسلامی کوردستان بکەین ینی هەمیشە ڕێکخراوەکانی ئافرەتان لە کوردستانە بە تایبەتی لەم ساڵانی دواییدا کۆمەڵک پرسیاریان لەسەرە و هەمیشە باسییان لێوە دەکرێت بەڵام دەبینین ڕێکخراوی ئیسلامیەکان بە تایبەتی ڕێکخراوی خوشکان هەمیشە جیاواز لەوان هەمیشە هاودەنگ بۆ لەگەڵ کۆمەڵێک بەهایە کە زەرری نەبێ بۆ کۆمەلگا و جیاوازتر کاری کردووە لەسەر بنەما جوانەکانی ئاینی ئیسلام و ئێوە تەنانەت ڕەبتیشتان هەیە بە زۆربەی شارەکانی کوردستانەوە واتە ئێوە تەنها لە سلێمانی نین بەڵکو لە هەموو شارەکان لە هەولێر بێ لە دهۆک بێت لە هەڵەبجە بێ ئێوە هەموو کۆمەڵی خوشکی خەمخۆر هەن کە لەوێژ ئیشەکان خزمەتەکانی ئێوە بەگشتی چی بوون لە ماوەی ئەم 30 ساڵی کە کردوتانە توانیوتانە چ ڕۆڵێکتان هەبێ لە نێو کۆمەڵگەی کوردیە دیارە هەروەک پێشتریش باسم کرد ڕێکخراوی خوشکانی ئیسلامی 30 ساڵ تەمەنی هەیە باسی پێشتر ناکەم بەڵام پاش دروستبوونی ڕێکخراوی خوشکان کە ئەم ناوی جیاوازی هەبوو ئەم ڕێکخراوە قۆناغی زۆری بڕی و لە هەر قۆناغێکە دیارە بابەتێک ئێستا ئەبێتە هێڵی سەرەکی ئیشکردن
ماتە بوارێک ڕێکخراوی خوشکان بە درێژایی تەمەنی خۆی قۆناغ بە قۆناغ شێوازی کارەکەی گۆڕیەوە لە سەرەتای نەوەدەکانەوە کە دروست بوو ئێمە زیاتر ئیشمان لەسەر ڕۆشنبیرکردنی ئافرەتان و پەروەردە و پێگەیاندنیانە کرد چ لە ڕێی کۆڕ و سێمینارەوە چ لە ڕێی ئەو دەرسانەوە کە هەبوو تەنانەت ڕویان لە مزگەوتەکانە کرد دەرسی ئامواتە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری گشتی و پەروەردەی ڕاستەنی ئیسلامی کاتە بە پێی ئەو پێداویستی کە لە قۆناغدا پێویست بۆ ئێوە خزمەتان لە ساڵەکانی پێشەوە بۆ نمونە لە ساڵی 2005ەوە کە ئێمە سیرمان کرد ئێمە لە کوردستان کۆمەڵی ئافرەتمان هەیە کە منداڵەکانیان بێسەرپەرشتن پێویستیان بە ئاوردانەوەیەکی جددی هەیە بۆیە لە ساڵی 2005 بەشێک لە کارەکانی ڕێکخراوی خوشکان تەرخان کرا بۆ کاری خێرخوازی و بە دوواداچوون و پشتیوانیکردنی مناڵانی بێسەرپەرشت و ئافرەتانێک کە تووشی ئەو ناڕەحەتیە بوون بۆیە ڕێکخراوی سۆمەی چاوانمان دامەزران کە تا ئێستش هەیە و بەردەوامە و کاری خێرخوازی دەکا و بە سەدان منداڵ لەژێر سێبەری ئەو ڕێکخراوەدا پشتیوانی و هاوکاری ئەکرێ مادی و معنەوی و پەروەردەی بانگانە بەبێ دابڕان هاوکاری مادی ئەکرێن و بەردەوام خول و دەوراتی پەروەردەیشیان بۆ ئەکرێتەوە واتە بەس ناین بەس هاوکاریکی مادیان کەین وازیان لێبن بەڵێ دایکەکانیشیان بە هەمان شێوە پاڵپشتی و پشتیوانی ئەکرێ کە بتوان ئەو ئەرکە قورسەی دایکایەتی و باوکایەتیە جێبەجێ بکەن کەواتە ئەمە خۆی لە خۆیە کارێکی گەورەیە بۆ خزمەتی ئافرەتان پاشان ئێمە لەو بابەتانەیە کە بابەتی هەنووکەی و گرنگن و ئەو بابەتانەی کە پەیوەستە بە کۆی پرسی ئافرەتان لە کۆمەڵگەیە بۆ نمونە ئەو تونند و تیژانی کە بەرامبەر بە ئافرەتانەکرێ ئێمە هاتوین دیسان هاو ئاهەنگ لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە دەزانین خەمخۆری ڕاستەقینەی کۆمەڵگەن کاری هاوبەشمان لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا کردووە و لە هەر کاتێک کە پێویست بووینەتە هێزێکی فشار بۆ ڕوبەڕوونەوەی گەندێڵی و ستەم و ناحەقی و نەعەدالەتی خاڵێکی ترکە ئێمە زۆر کارمان لەسەر کردووە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا کۆمەڵی ئافرەتی باشی هەڵکەوت و پێگەیشتون بۆ ممارەسەی کاری سیاسی و پەرلەمانتاری و کاری ئەمەش بە پاڵپشتی ئێمە و بە پاڵپشتی ئەو ڕێکخراوە بە پێگەیاندنی ئەمان ئەمە هەمووی خۆی خزمەتێکی بەرچاوە بە گەشە پێدان و پەرەپێدانی تواناکانی ئافرەتان چونکە قەناعەتمان وەیە هەر وەکو دەڵێن نیوەی کۆمەڵگەی و دایکی نیوەکەی تڵە ئەگەر ئێمە توانیمان ئافرەتانێکی بەهێز و بەتوانە و خاوەنی ئێرادە پێ بگەێنین ئەتوانین نیوەی کۆمەڵگە لە نەهامەتی ڕزگار بکەین ئەتوانین سوود لە تاقە و توانای نیوەی کۆمەڵگە وەربگرین کە دایکی نیوەکەی تریشە کەواتە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هیچ یەک لە پرسەکانە بەجێ نەماوە لە ساڵی 2005 کە هەمواری کە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان دانرا ئەوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بوو کە هاوشانی برایانمان لە پەرلەمان داکۆکێکی سەرسەختمان کردەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانان بێت و تا ئێستش ئەوە چ لە دیباچەکەیە هەیە و چ لە مادەکانیە کەواتە ئێمە هەر ئەو خوشکانشمان کە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەوە گەشتونەتە پۆستە حکومی و پەرلەمانیەکان بە هەمان نەفەسەوە داکۆکیەکی سەرسەختەکەن لە پاراستنی بەها باڵاکانی کۆمەڵگە و پاراستنی هەیمەنەی ئاینی پیرۆزی ئیسلام لە دانانی یاسا و دەستوری وڵات خاتو قومریان لەم سەردەمەی ئێستاماندا ڕێکخراوەکان و بە تایبەتی تر ڕێکخرای ئێوە گرنگە بە چ ڕێگایەک و بە چ تەریقەتێک زیاتر خزمەت بە خوشکان بکات خزمەت بە تاوی چینەکانی کۆمەڵگا بکات دڵنیام کە ئەم ڕێکخرای ئێوە تەنها پێوەست نییە بوو ئەندامانی حیزب و کەسانی نێو حیزبەکان دڵنیام خزمەت بە تەواوی چینی توێژەکان دەکات بەڵام لەم سەردەمی ئێستادا کە چەندین ڕێکخراوی دیکە هەن هاوشانی ئێوە بەرگری لە مافی ئافرەتان دەکەن زۆر جارکە ئەوان بەرگری لە مافی ئافرەتان دەکەن ئێوە بە شازێکی دیکە دێنەوە نێو مەیدان و بەرگریان لێ دەکەن و بە بەڵگی ئاەتەکانی قورآنی پیرۆز ئێوە هەمیشە بەردەوام کا لەسەر دەکەن کە مافی ئافرەتان بەدەست بێن لەم سەردەمەی جیهانگیری و ئەو لەمەی ئێستادا دەبێت چۆن هەمیشە و بەردەوام پارێزگای لە مافەکانی ئافرەتان بکرێت بەڵێ هەروەک ئێمە دووپاتمان کردەوە لە سیەمی ساڵیا ڕاگەیان لە ڕێکخراوەکەماندا ئەمڕۆ زیاد لە هەموو کاتێک کۆمەڵگەی کوردی و ئافرەتان پێویستی بە هەوڵ و جوهد و ماندووبوونەکانی
ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و ڕێکخراوەکانی تری هاوشێوەی ڕێکخراوی خوشکانە چونکە ئەمڕۆ واقعەکە زۆر گۆڕاوە هێرشێکی لە ناکاو و بڵێم نالەبار هەیە لە کۆمەڵگەدا لەسەر پەروەردە لەسەر دابوو نەریتی ڕەسەنی کوردەواری لەسەر بەها ڕەسەن و باڵاکانی کۆمەڵگە و لەسەر ئەوەی بە دروشمی فریودەری ماف و یەکسانی و ئازادی ئیش لەسەر ئەوەکەن کە ئافرەتانی ئێمە فریو بدەن و لە ماڵ دەری بهێنن و تەسلیمی دنیایەکی بێڕەحمی نائەمنیەکەن ئێمە ئەبێت بەڕاستی لە کار و شێوازی کار و میکانیزمی کارمانە ئاوڕێکی جددی لەو بابەتە بدەینەوە ئێمە لەوانەیە ڕێکخراوی ئیسلامیەکان کە داکۆکی بەها باڵاکان و لە پەروەردەی ڕەسەنەکەین ژمارەمان کەمە بەڵام ئەو ڕێکخراوانەی تر کە بە دروشمی یەکسانی و ماف و ئازادیەوە کار ئەکەن لەسەر ئافرەتان ژمارەیان زۆرە پاڵپشتیشیان زۆرە بۆیە ئێمە ئەبێ جوهدەکانمان هەوڵەکانمان زیاتر چڕ بکەینەوە بۆ ئاشناکردنی زیاتری ئافرەتان بە تایبەت کچانی گەنج بۆ ئەوەی ڕزگاریان کەین لە دەستی ئەو تۆڕە جاڵجاڵۆکەی کە کوردستانی تەنیوە و ئەتوانم بڵێم کار لەسەر بە پاڵپشتی دەسەڵات کار لەسەر لادانی پەروەردەی ڕەسەنی کوردەواری و پەروەردەی ڕەسەنی ئاینی ئەکرێت ئەمە لەلایەکی تریشەوە لە پاڵ پەرسەندنی تەکنۆلۆژیا پەرسەندنی ئەو جیهانگیری و ئەو عەولەمەیە سیرەکەین زەرەرمەندی سەرەکی لە کۆمەڵگەیە یەکەم ئافرەتە چونکە سیرەکەین ساڵ بە ساڵ ڕێژەی تونند و تیژیەکان ڕوو لە زیاد بوونە ڕێژەی کوشتنی ئافرەتان ڕوو لە زیاد بوونە ئاماری دادگاکان ئەوەمان پێ دەڵێ کە شیرازی خێزانەکان ڕوو لە تێکچوونە یا هەر نایەڵەن خێزان دروست بێت ئیش لەسەر ئەوە دەکرێت کە هەر لە هەفتەکانی ڕابردووە بینیمان کە بڕگەیەک لەسەر بە یاسایی زیادکەن لەسەر یاسای تونند و تیژی خێزانی کە بابەتی جەندەری و یەکسانی جەندەری کە ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر کۆمەڵگە برەودانە بە دیاردەیەکی زۆر ناشیرین و نامۆ کە چەندین ڕێکخراو ئێستا لە هەرێمی کوردستان ئیشی لەسەرەکە کە دیاردەی هاوڕە گەزبازیە کە دژی بنەما ڕەسەنەکان و بنەما شەرعیەکانی ئیسلام پێش بۆ بڕم بەڵام بە لەوری کاتمان نەماوە ینی ئمە بکەم بە کۆتا پرسیارم بۆ بەڕێزان ینی هەر لە ڕابردووە ڕێکخراوی خوشکان هەمیشە کاریان کردو لەسەر کێشە خێزانیەکان ینی بەشی تایبەتیان هەبووە و کاریان کردو لەسەر پەروەردە و پێگەیاندن و ڕۆشنبیرکردنی خانمان و لەلایەک گەشە پێدان بە توانەکانی خوان ئەوەی کە پشت بخوان ببەسن و لە کای سیاسیا ڕۆڵیان هەبێ و بە تایبەتیش لەناو حیزبی ئیسلامیەکانە بەڵام دەبینین کەم تا زۆرێک ڕەنگە کەم و کورتێک هەبێ ژمارەیان زۆر نەبێ کەم و کورتەکان چین و دەتانەوێت لە داهاتوودا زیاتر چپەرێک بدەن بە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بۆ خزمەتکردن هەم بە کۆمەڵگەی کوردی و هەمیش بە ئافرەتان بە تایبەتی هەروەک باسم کرد وتم ئێمە لە بەردەم لێشاوێکی زۆرین ئێمە کۆمەڵی هۆکارمان هەیە بۆ ئەو دیاردانەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیا ڕوەدا بەشێک یا هەندێک لە ڕێکخراوەکان کە ئەجێندای دەرەکی دێنن لە کوردستان و هەرێمی کوردستان بە پاڵپشتی دەرەکی و نێودەوڵەتی تەنان ناوخۆیش ئیشی لەسەرەکەن خۆکارەکانی ئیعلام و ڕاگەیاندن کە بە هەموو شێوەیەک بەرنامەکانیان پرۆگرامەکانیان لە خزمەتی بەلاڕێدابردنی ئافرەتان و واقعی کۆمەڵگەی پاشان تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا کە بەبێ ئەوەی زەمینە سازیەکی دروستی بۆ بکرێت تەندروستی بۆ بکرێت لەو وڵاتەی ئێمەیە هیچ جۆرە سانسۆڕێک لەسەر دەستگاکانی تەکنۆلۆژیا ئایپادە موبایلە کۆمپیوتەرە نییە زۆر بە ئاسانی حتا وڵاتانی دەرەوە کە ئێمە زۆر ڕخنیان لێدەگرین مناڵ تا تەمەنی 17 ساڵیش موبایل و کۆمپیوتەر و هەمووی کۆنتترۆڵە
بە سەرفزێکی یانی لەلایەن هەر دەوڵەتەوە کۆنتترۆڵە ناتوانێت هەموو شتێک بکاتەوە هەموو شتێ بەکاربێنێ بەس ئێمە ئەو خزمەت گوزاریە لێرە نییە و هەموو ئەم هۆکارانە و کۆمەڵی هۆکاری تریش کە کار لەسەر ئەوەکەن کە بنەمای ڕەسەنی پەروەردەی ئیسلامی پەروەردەی ئاینی بشێوێت بۆیە کاری ئێمە زۆر قورسە ئەمڕۆ دەست هەموو کات قورسترە بۆیە ئەبێ ئێمە هەوڵەکانمان تواناکانمان چڵکەینەوە بە پشتیوانی و هاوکاری خەمخۆرانی ئەو بابەتە چونکە ئەم ئیشە ئیشێکی گەورەیە تەنها بە ڕێکخراوی وشکانی ئیسلامی کوردستان ناکرێت بەڵکو ئەبێ هەموو خەمخۆران خەم لەو قەیرانە پەروەردەیە بخۆن کە ئەمڕۆ ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە پاڵ قەیرانی سیاسی ئابووری ئێمە ئەمڕۆ قەیرانی کۆمەڵایەتی و قەیرانی خێزانمان هەیە و قەیرانی پەروەردەیمان هەیە بۆیە پێویستی بە خەمخۆریەکی زۆر زۆر جدی زۆر سپاس بۆ خاتوقمریە بەڕاستی دووبارە پیرۆزبای لە بەڕستان و هەموو ئەندامانی سکرتارێت و ڕێکخراوی کوشکان دەکەین هیوادارین کە خزمەتێکی باشیان بە کۆمەڵگەی کوردی کردو و جێدەستیان دیار بووە سپاس بۆ ئامادەبوون قورێشێخ محەممەد بەرزی سکرتێری ڕێکخراوی کوشکانی ئیسلامی کوردستان دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداری خۆ بەخێر بەسەر چاوەکان بەڵازان و خۆشەویستان بۆ ئارامی دڵ و دەرونی هەموو لایەکمان گوێبیستی سرودێکی ماهێر زین دەبین پێکەڵ بینەری دەبین دووارە ساڵتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە کاریگەری بەرزبوونەوەی پلەی گەرما دەکەین لەسەر ئۆتۆمبیل زانین لە مۆرزی گەرمایەدا کە پێدەچێت زیاتر گەرمتر بێت وە لە چلی هاوینداین چۆن پارێزگایی لە ئۆتۆمبیلەکانمان بکەین چۆن پێشەوەی ئۆتۆمبیلەکەمان بۆی گەرماوە خراپ ببێت و هەندێک جار پشکنینی بۆ بکەین و ئاگاداری بینوە باز لەوش دەکەین کە ئەو هۆکارانە چین کەوا دەکات لە وەرزی گەرمادا زۆرترین ئۆتۆمبیل کێشەی بۆ دروست بێت و بەداخەوە لە وەرزی هاویندا دەبینی زۆرێک لە ئۆتۆمبیلەکان کرد دەگرن لە نێو شەقامەکاندا ڤیددیویان دەبینین زانی ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و چۆن شۆفێر ئاگاداری ئەمە بێت لە هەمووشی گرنگتر ئێستادا کە قسە و باسی هاوڵاتیانە کوالەتی بنزین زانی ئایا کوالەتی بنزین تا چەند کاریگەری هەیە لەگەڵ پلەی گەرمادا لەسەر ئۆتۆمبیل گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز سامان عومەر شارەزای میکانیکی ئۆتۆمبیل کاک سامان یان زۆر بەخێر بێت کاک سامان کە وەرزی گەرما هات و ترچوینە زیاتر چلی هاوین و دەزانی زۆرێک لە ئۆتۆمبیلەکان کێشیان بۆ دروست دەبێت لەسەر شەقامەکان دەیبینین ئاتڵ بوون یاخود بەداخەوە کە زۆر پێم ناخۆشەکە منەوە دەبینم ئۆتۆمبیلێکی زۆر گرد دەگرێت هەموو ئەمانە بۆچی دەگەڕێتەوە سەرەتا سوپاسدانەکەم دەستان خۆش بێت دیارە من پێشتر لە چەند بەرنمەیەکە هەر لە خودی کەناڵی پەیامەوە زانیاریمانەوە لەو بابەتانەیە و ئێستاش زۆر خۆشحاڵم سوپاسی و هاوکارانەکەم لە ڕاستیە هۆکار زۆرە ینی یەک هۆکار نییە بڵێ ئەم ئۆتۆمبیلە هۆکاری گرگرتنەکە یان خراپبوونی بزوێنەرەکەی یەک شتەوای لە یەکاوتەوە من بڕکراو چارەسەر کرا کاریگەری گەرما لەسەر بەشی کارەبایی ئۆتۆمبیل تەسیری هەیە لەسەر بەشی میکانیکیەکانیان بە دەرەجە یەک بەشی میکانیکی و بەشی کارەبایی بەشە میکانیکەکەی لە ئۆتۆمبیلە مۆدل باڵێن کۆنەکانە خوار 2000 و ئەوانە زۆربەیان تەنها بەشی بزوێنەرەکە پێویستی بە فێنکردنەوە بوو بەشی بزوێنەرەکەش لە چەند ڕێگایەکەوە بوو ڕێگایەکیان ئەو هەوای ئەو دەرچانەی کە بۆی کراوە لە بەشی پێشەوەی عتەرەکانیان داعمیەکان کە بەداخەوە لای ئێمە زۆر جار شۆفێر بە پارچە مخەبایگەیان بە کارتۆنیان بە هەر شتێک ئەوانە ئەگرێ بۆی ئیتر بۆ هەر هۆکارێکی بێ بۆی پیسی لێ نەدایان شوێنەکەی وایە یەکێک لە ڕێگاکان بۆ فێنکردنەوەی بزوێنەری ئۆتۆمبیل ئەو هەوایانەیە کە لە ئۆتۆمبیلەکە کە ئەڕوات هەوایەک دەرچەیەکی بۆ کراوە بڕێک لە گەرماکە لەگە خۆیان ئابات یەکێکی تر لە هۆکارەکانی فێنکردنەوەی نیزامێکی شلەمەنی بۆی دانراوە کە لای خۆمە بەداخەوە تەنها ئاو بەکارێت ئاوێکی ئاسایی بەکاری ئاوی ئاسایی مەبەستمە ئاوی خواردنەوە یاخود ئاوی تەنکیان ئاوی بیری ناوەنەی هەر ئاوێکی ناوەنەی بۆ بێ ئاوی تر بێت ئاوی تایبەتی خۆی هەیە ئاوێکی تایبەتی هەیە پێڵەن کۆلانت ئەم کۆلانتانەش جۆریان هەیە ئەو ئەیتیان هەیە ئەیتیان هەیە ئەنی جۆرەکانی ڕێژەی بەرگەگرتنی بۆ گەرما لە چیایواتە بپی ئۆتۆمبیلەکە یاخود بپی کەشەوەکەیەتی نانە
بێژگە کەش و هەواکە ئەگەر تەفاسیل بین لەسەر ئەوە بەشی دووەمیان وەگوتمان ئەو شلەمەنیە کە بزوێنەرەکە فێنەکە کاتەوە سەرەکی ترینیان لە شلەمەنیەکانە هەرچەنە ڕۆنیش فێنیکە کاتەوە بە ڕێژەیەکی کەمتر کەچێتە لای فلتەرۆوانە هەمووی بۆ فێنکردنەوەی بزوێنەر دانراوە بەڵام ئەو ئاوەی ئەو کۆلانتەی کە بۆی دانراوە بە شێوازێ دروست کراوە چوار خاصێتی تایبەتی هەیە کە لە ئاوی ئاساییان نییە ئاوی ئاسایی بۆ نمونە ئاوی بیر با بڵێن کە پێشتر وەک بەڕستان ئاگادارن کە کتریەک یان سەماوەیەک بەکارهێنرا پاش ماوەیەک بەڵخێکیە کرد کلسێکیە کرد ئەوە دایکمانیان و کەسانیان خۆمان و کەسانی کە ئیشی تیا کرد بیتەکاندایە لی کردایەتەوە بی شۆردایە دای بنایە و دیسان ئاوی تێکردایەت چکم دوای ماوەیەک کلس و بەڵخێکیە کرد کە بە کەڵکی کوڵان نەما ئەو کلس و بەڵخە ئەبێتە هۆی گیرانی پارچەکانی ناوی بزوێنەری ئۆتۆمبیل لەبەر ئەوەی ئەم ئاوە جیاوازی چییە لە ئاوی ئاسایی زدی کلسە زدی ژەنگە وەک دەبین ئاوی ئاسایی ژەنگەکە و ژەنگ ناکات زدی کلسە زدی ژەنگە زدی بەستنە کە لە زستانە زۆرێک لە ئۆتۆمبیلەکان دەیبینن ئاوێکی ئاسایی تێکراوە بەستوێتی زیانی پێگاندەوە وەزدی گەرمبوونیشە ئاوی ئاسایی کە بەکار ئەهێنرێت لە کوڵانێکی ئاسایی هەبوون منە لە 90 پلەیە ئیترم ئاوە ئەقوڵێت لە 100 ئەبێ بە هەڵم قوڵتاقوڵتەکە بە هەڵم کلس دروستەکە ئەو ئاوەی کە تایبەت دروستکراوە بۆ بزوێنەری ئۆتۆمبیل هەیانە تا 124 پلەش ناکوڵێت ئەمە خاصەتی باشەوەیە کە جەوی دەرەوەی گەرمە هەرچەند گەرم بێت ئەم پارێزگاری لە گەرمبوونی بزوێنەری ئۆتۆمبیلەکەیەکات یعنی وڵاتی چۆن ئەم ئاوە بناسێتەوە چۆن بزانێت ئەم ئاوەیان بۆ وەرزی هاوین دەبێت چوار وەرزەیە ئەوەی کە بەکارە هێندێ چوار وەرزەیە کە تۆ بەکاری ئەهێنیت ئیتر پێویست ناکە هەیانە تا 2 ساڵ هەیانە تا 4 ساڵ هەیانە تا 6 ساڵ پێویست بە گۆڕین ناکات و هەمان مەفعولی ئەمێنێت هەنێ ئۆتۆمبیل هەیە جاجارێ ئاوەکی کەم دەکات لەگەڵ کابرا لە ماڵەوەی ئاوی لە سیارە ئەوە ئیشێکی باش نییە چکم هەموو ئێمە بۆ خۆمان کە ئۆتۆمبیلەکان دێتە لامان هەموو 5000 کیلۆمەترێک مەفروزە و کەسێک کە ڕۆنەکەی بۆ ئۆگۆڕێت یاخود خزمەتگوزاریی ئۆتۆمبیلەکەی بۆ کات ئیتر هایدرۆلیکە و بابەتانەیە هەرچەنە ئێستا ئیتر لە 5000 تا 10000 عادەتەن دامانەوە 5000 ئۆتۆمبیلە سەردانمان بکاتەوە لەم 5000ەیە بە تەکیدیە بێ فاسی ئاوی ڕایتەرەکەی بکرێت ئەو کۆلانتە بکرێت چونکە نسبەی زۆرینەی هەر ئاوە هەر ئاوی ئاسایە بەڵام ئەو مادانی تێکەڵەکە پارێزگاری لێکە بۆ بەستن وەک وتمان ئەنتیفرێسی تێگریان دژی کوڵان و ئەوانەیە نسبەیەکی کەمەکات بۆ نمونە هەیانە نیو لیترمە تەبیعیە هەیانە نیو لیترە تۆزێک کەمترە چەند پیاڵەیە کەمەکەمە حاڵتێکی تەبیعیە لەو 4-5 کیلۆمەترە حاڵتێکی ئاساییە هەمان ئاولای ئێمە دەسەکەوێت ڕەنگی سوورە سووری تێکەیتەوە مۆرە بەڕەنگەکانی جیاکراوەتەوە لەبەرەوەی ئەگەر لێچوونێ هەبێ پێی بزانێ شۆفێر ئاوێکی ئاسایی تێکەی لێچوون هەیە پێی نازانین لەبەرەوەی بێ بە هەڵم لە ڕۆشتنە ئەبێ بە هەڵم پێی نازانین لەکوێوە مەگە کلسێکی زۆر کا و تەواو کێشت بۆ دروستکە بەڵام ئەو ئاوەی تر لەگەڵ ئەوەیان مەوادێکی فسفۆری تی ئەکرێت ئیتر ڕەنگ هەیەیان بە ڕەنگی مۆرە هەیە بە ڕەنگی سوورە هەیە بە ڕەنگی شینە هەیە بە ڕەنگی سەوزە ئەمشان بۆ ئەوەی کە لە شوێنێکا ئەوەستیت ئۆتۆمبیلەکە لێچوونەکەی پێزانی یان لە شوێنەکە لێچوونەکە هەیە وشکیشە بێتەوە بەڵام شوێنەکەی دیارە پێزانی چیە یەکێک لە هۆکارەکان وتمانیانی ئەو جۆرە مەوادەیە کە بەکار ئەهێنرێت ئاوی ئاسایی بەکارێن لەبری ئەو کۆلانتە ئاوی ئاسایی بەکارێن جگە لەمە حاڵەتی تر هەیە لەسەر با بڵێن لەسەر ئۆتۆمبیلە تازەکان ئێستا تەنها بزوێنە نیە پێویستی بە فێنکردنەوەی گێڕش پێویستی پێێتی لە زۆرێک لە ئۆتۆمبیلەکانە بە تایبەتی ئەو جۆرانی کە گێڕیان CVT-ە پێویستیان بە بەڕادێک هەیە پێویستیان بە ڕایتەرێک هەیە ڕادیۆتەرێک هەیە بەڵێ تایبەتی گێڕە ئەمەش بە هەمان شێوە هەمان ئەو ئاوەی بۆ ڕواتەوە یعنی زۆربەی ئەو هایدرۆلیکانە وەک جاران نییە سیوێلی تیاکرا گێڕەکان ئەو گێڕە عادیەکان معارەزە بۆ زیاتر تێک زۆربەی گێڕە سیڤیتەکان کە کێشیان هەیە کێشەی فێنک نەکردنەوەیەتی کاتێک جەوی ئێستا دنیا بەعام کەش و هەوای دنیا هەمووی لە گەرمبووندا زیاتر گەرمە بێ ئەم گێڕانە ژوا دروستکراون ئەم جۆرە گێرانە پێویستیان بە فێنکردنەوەیە زۆرێک لە کاتێک ئەم ئۆتۆمبیلانی کە بەداخەوە هاوردەیەکرێن کە پشکنینیان بۆ ناکرێت سۆندەکەی تەقی و ڕایتەرەکەی پێوە نییە دوای ماوەیەک لێرە کە بەکار ئەهێنرێ ئەمانە ئیشی حکوومەت ئەمە ئیشی لایانی پەیوەندیدارە کە لێکۆڵی نوێوەکە لەم بابەتانە ئەسڵەن هەر ئاویان تیانیان ئاوێکی ئاسایی تیا داکرا و ئەوانە یان ڕایتەرەکەی پێوە نییە ئەبێتە هۆی بەڵێ بە دڵنیاییەوە باشتر وایە ئەم ئۆتۆمبیلانە پێش ئەوەی بەکاری بهێنی بەڵێ پێش ئەوەی ئۆتۆمبیلە سفرەکان ناڵێم ئەوانی هاوردەکرێن بە سفرینا ینی بە ئۆتۆمبیلەکەت ئۆتۆمبیلی ئەمریکی بوون ئۆتۆمبیلە لای خۆمان پێیانڵەن ئۆتۆمبیل ئەمریکیەکان بڵێ ئەوانی کە لە دووبەی و دێتوانە پشکنینیان بۆ کرێ زۆر باش چون چەندین حاڵەت هەبووە من لە لای خۆمەوە لە 5 تا سلێمانی بۆ ڕقامکردنی بۆ بابەتانە دایانگرتووە لە شاحن
هەبووە گێڕی وەستاوە هەبوو گێڕی سوتاوە ئەمانە بە تایبەتی گێڕیان لەبەرەوەی سیڤیتەکان زۆر کێشیان تیا دروستە بێت لەبەرەوەی ئەو مەوادی کە پێویستە ئەو کۆلانتە کە پێویستە بەکار ناهێنرێت ئەمەژە بێتەوەی داخوران و ژەنگ و کلسکردن و گیرانی بزیێنەرەکان و ئەمە یەکێکە لە حاڵەتەکان لە گەرمایە ئەگەر لە حاڵەتێکی تەبیعیابی ئاسایی بەڵام کە جەوی دنیا زیاتر گەرمە بێت دەوش پێویست توانای فێنکردنەوەی نیە یەکێکی تر لە حاڵەتەکان هەر کاریگەری گەرمایە ئۆتۆمبیلەکانی پێشوو نیزامی کابرێتەر بوو یعنی پێویستی بەوە نەبوو بەشێک ئێستا فێنک بکرێتەوە ئێستا پارچێکی بۆ زیاد کراوە بە بەخاخ بەڵێ TPS پێڵەن Throttle Position Sensor ئەو بەشێک کە بۆ زیاد کراوە پارچەیەکی ئەلکترۆنی لەسەر سابت کراوە بۆ ئەوەی پارێزگاری بکرێت لەم پارچە ئەلکترۆنی زۆر گەرم نەبێت دوو سۆندەی ئاوی بۆ هێنراویش وەکو بەڕادێک وەکو فێنکردنەوەیە زۆر جارم سۆندانەشە گیرێت لە گەرمای زۆرە لە زیاد پێویست بوون گەرماینا ئۆتۆمبیل هەر بە شێوەیەکی ئاسایی لە 80 پلە تا هەیەە هەنێ ئۆتۆمبیل هەیە تا 100 پلە تا 102 پلە ژەر گەرمە بێ مەحاڵەتێکی تەبیعیە لە زۆربەی ئۆتۆمبیلەکانە بەڵام من ئەوەی کە باسیەکەم زیاد لە پێویست گەرم بێت زیاد لە پێویست ئەم ئۆتۆمبیلانە کە گەرمە بێ خەلەل بۆ بەخاخی دروستەکە خەلەل بۆ گێڕەکە دروستەکە خەلەل بۆ بزیێنەکە دروستەکە سەرەکی ترین هۆکاری خراپبوونی ئەم پارچانە بەداخەوەی لێم لایانی پەیوەندیدارە یەکەم کە شۆفێران هۆشیار ناکاتەوە بە جۆرە لە جۆرەکان ئیتر ئایا لە نووسنگەکانە لە نووسنگەی با بڵێن فێربوونی شۆفێری و پێدانی مۆڵەتی شۆفێریە یاخود لەو شوێنانەیە کە وەکو شەهادەیەکە درێ بۆ کەسانی کە بۆ نمونە فیتەرە میکانیکە هەر کەسێگەیە کە دەورەیەک ئەبینێت ئەبێ ئەم شتانەی پێ بوترێت نەک ینی ئێمە سێمە چەند ساڵە دوکانمان داناوە لە پێنجێنانیان لە سلێمانیان لە هەر شوێنێگاین تەنها ئەو کاتە و کەسانە بینی لایانی پەیوەندیدار کە بە نمونە تایبەت بۆ وەزارەتی پیشەسازی کاتێک شادەکە تازەکەن و بڕە پارە و ڕسوماتمان لێ سەم نخواحافیز بێ یعنی تر هیچ شتێکی تر هیچ شتێکی تر ئیتر ئایا من شارەزایم هەیە لە ئۆتۆمبیلە بەداخەوە زۆرێکمان لەسەر ئۆتۆمبیلی خەڵک خۆمان فێرەکەین ئەمە ڕاستیە نابێ بشارێتەوە لەبەرەوەی هیچ میکانیزمێک نییە فێرت بکات ئاگادارت بکاتەوە ئەوانەشی کە بە شێوەیەکی عملی یەنە ناو ئیشەکەەوە پێویستیان بەوەیەن دەستیان بگیرێت بخرێنە سەر ئیشەکە ئەنج بچنە سەر ئۆتۆمبیلی خەڵک ئیش بکەن نەگەوەی ڕاستەوە خۆ لەبەرەوەی تا ئێستاش زۆرێکیان وا ئەزانن ئەم ئەنتفرێسە ئەم کۆلانتە کە بەکارە هێنرێت تەنها بۆ ئەوەیە لە وەرزی زستانە نەیبەسێت نەخروانیە زۆربەی ئۆتۆمبیلەکان کە لە شوێنە گەرمەکانن کێشەی خراپبوونی بزوێنەر و ڕایتەریان هەیە بەهۆی ئەو جۆری ئاوەوە کە بەکارهێنرێت نەک خودی گەرماکە ئەینا لە شوێنێکی وڵاتی وەک دوبەیە چەخۆکەوا بێ حەچی ئۆتۆمبیلە هەر سکراب زۆربەی ئۆتۆمبیلەکان ئێمە سەردانمان کردون سەفەرمان کردو بۆوێ زۆربیانم بینیون بە چاوی خۆم 24 ساعت نەکوژاوەتەوە یعنی چەند شۆفێری لەسەر بۆ لە ناوێ دانیشتووە بە تایبەتی ئۆتۆمبیلی ئەوانەی کارمەندانی ئاسایش و پۆلیسۆوانە ئەین تەنانەت بوو بە سیر و بەلامەوە چون پرسیارم گوتیان ئەمانە ئیشەکەیان وایە بەردەوام ئیش بکەم بەستمەوەیە لەو گەرما زۆرەیە بەردەوامی ئیشەکە ئۆتۆمبیلەکەی هیچ نییە لەبەرەوەی خزمەت گوزارەکانە بەپی پێویستە و کەسانی کە ئیشی تیاکەن شارەزایەکی باشیان هەیە هەڕەمەکی نییە جا بێنە سەر بابەتەکەی خۆمان لا یەکێکی تر لە هۆکارەکانی خراپبوونی با بڵێن بزوێنەرەکان یاخود پارچە ئەلکترۆنیەکان هاوکاران مەڵێ پرسیاری لێک ئەگەر کەسێک ئاوەکەی تێدایە ناوڕایتەرەکەی بەڵێ دەبێت کولەن ئاوی ناوڕایتەرەکە هەمووی بگۆڕێ دەگە بێ ئەم ئاوایی کە باست کرد بەکاری بێنێت دەبێت هەموو ئاوەکە کە لە ناو ئۆتۆمبیلەکە ئەگەر ئاوێکی خراپی بەکار هێنابێت پێشتر ئاوێکی بەلای بەکاری بگۆڕێ بەم ئاوە ئەوە ئەگەر بە شێوەی عملی بکرێت داچەنە ئێستا چکم ئەوە ئەبێ جۆرەکانم پێ بێت ئەگەر بە کورتی بیڵێم ئاوی ماڵان بێنە بەرچاوی خۆت ئەمە ئاوی ماڵان ئەوەی کە عادەتەن بەکار لە بیرەوە ئەمە جۆرێکە لە دوای ئەو جۆرێکی تر هەیە کۆمەڵێک ڕەنگی تێکرێت بەڵام زدی گەرمبوون نییە زدی کلس تەنها زدی کلس و ژەنگ ئەوش بە ڕێژەیەکی کەم ئێستا لە بازاڕەکانە هەیە 5 لیترەکەی تقریبن بای 3000 4000 5000 ئەمە جۆرێکە کە زۆربەی شۆفێران بەمە تێکەون کە بینێ ڕەنگی سووریان ڕەنگی سەوزە دەبێگەێنێ تێکات ئەمە زدی بەستن و زدی کوڵان نییە هەشی بێ ڕێژەیەکی زۆر کەمە لەگەڵ ئاوا ئاسایەکە زۆر فەرقی نییە ئەبێت چی لێ نووسرا ڕادێتر کۆلانت ئەوەی کە لێی نووسراوە ئەوی شەمانش لێی نووسراوە ئاوی ئاسایی وەگوتم دوای ئەوەم ڕادێتر کۆلانتە دوای ئەو لە ڕادێتر کۆلانتەکەیە جۆرێکی تر هەیە کە لە وڵاتە پێشکەوتوەکانەوە هاوردەکرێت بۆ نمونە لە سنگاپورەوە لە یابانەوە لە هەیە لە ئەڵمانیاوە ئەمانە لەوانەیە ئێستا هەنێک کەسێک بڵێ نەکاکە هەمووی لەوێرە دروست ئەوە نییە هەیە من لای خۆم بەکارێنم 5 ساڵە کردومەوە ئۆتۆمبیل هیچ کێشەیەکی نیە ناو ئۆتۆمبیلەکەی ناو بزوێنەری ئۆتۆمبیلەکەی ناو ڕایتەرەکەی یەکەم جار لە شەریکە چۆن بۆ ئێستا ئاوایە
ئەگەر ئەو جۆرەی ئەخیریان بەکاربێنێ باشترین جۆریانە ئەمە کەمکردنەوەی ئەو ڕێژ ئەو ئاوەڕایتەرە نیە لە لای خۆمان بەکارێت یان لە تورکیاوە دێ لە ئێران و ئەمە ناڵێم لە ئێرانەوە دێ لە تورکیاوە دێ لە هەر وڵاتێکەوە جۆرەکەی تریان کە زدی کلسە زدی ژەنگە زدی بەستنە زدی کوڵانە مارکەیەکی باش بێت ئیتر لە هەر کوێ دروست کراوە ئەو جۆرەیان بەکاربێنێ ئەوەیان باشترین جۆرە کە هەر چوارموادەکەی تایەوە بۆ بەکارهێنانیش نابێت هیچ جۆرە ئاوێکی تێکەڵ بکرێت لەبەرەوەی ئەم ئەنتیفرێسێکی خەز نییە جۆرێتر هەیە بەس ئەنتیفرێسە ئەم ئەنتیفرێسە لەگەڵ هەر ئاوێک تێکەڵێکی بەنسبە شتێکی ئاساییە بەڵام ئەو جۆرەی کە خۆی نووسێتی تکایە ئاوی تێک دوونەت ئەدوەتە ینی ئەڵێ تکایە ئاوی تێ هین بۆ ئیزافە مەکە لێ نووسراوە ئەمە ئامادەکراوە کە نووسی ئامادەکراوە ڕێدی تویست ئامادەی بۆ بەکارهێنان ئیترە بێت کامل دایکەی ئەگەر یەک تۆزیش کەمی کردبوو هەر نابێت بەکاری بێنی تۆزێکیش کەم کات تۆ ئەو تۆزە لە 5,000 سەیرەکەی نیو لیتر ئاوی تەکەی نیو لیتر ئاوی تەکەی مەفعولی نامێنێت لەو 5 لیترە 2 لیتری ئاوی ئاسایی بێ بەسێ شتە مەوە توانای بەستنەکەی دابەزێت توانای کوڵانەکە شێر دابەزێت لە 124 لەوانەیە بێتەوە بۆ سەتەکە بێتەوە بنەوەکەوەکو ئاوێکی ئاسایی لێ بێتەوە بۆیە باشتر وایە ئەو ئاوەی کە نووسراوە ڕێدی تویز ئامادەی بۆ بەکارهێنان یاخود تکایە ئاوی تێکەڵمەکە مەبەستی ئەوە نییە تەنهای ڕایتەرەکە دابکە و 4 لیتری تێبکەوە بێ هەمووی دابکەی ئەبێ جاینەی گەرمەکان بکەیتەوە هەوای لێبەی ئەبێ ئاوی ناو سلندەرەکە دابکەیت دیتر 8 لیترێوێ 9 لیترێوێ هەر چەندەمە کولفەیە ئەو ئۆتۆمبیلانە ئێمە وایان بۆ گۆڕن بۆ نمونە لیتری 5,000 تا 5 دۆلاریش هەیە لە سەریان ئەوەستێت ڕووگۆڕینێکی ئاوڕایتەر لەوانەیە ئەگەر لای من بیگۆڕێ 45,000 55,000 65,000 دیناری تێبچێت بەڵام لەوانەیە هەر ئەو ئاوە هەر لای خۆم بۆی بگۆڕم 12,000 تێبچێت بە حقدە سوگۆڕینەکەشەوە لەبەرەوەی ئەو ئاوە جۆری یەکەمیان بەکارێنە ئەنتیفرێسەکەی بەو شێوازەیە کەوتە سەر خودی شۆفێر لە کاکە منەوە بەکارێنم قەی ناکە بەکارمێنان لە شوێنی تر زەرێ نەبووە ئەبێ ڕوونکردنەوەی پێ با وەک پێم وتی شارەزایی لە ئێستاە ئەوە نییە تەنها ئۆتۆمبیلە لە بەردەستایە کاکەکەی کەرەوە ئەنتیفرێسی تێکە وەک جاران چکم ئەوە نەماوە ئێستا بۆ بە عیلم بەداخەوە ئێمە زۆر دواکەوت ئەگەر چەند ساڵێک بۆ ئاوی بەلوعی بەکارهێ نابێت و بێتەوە سەر ئەم ئاوی کە باست کرد ئایا کاریگەریکی باشیە بێت یان هێشتا درەنگ نییە درەنگە و زەرریش لێ زۆر جار لەبەرەوەی کلسی کردووە ژەنی کردووە شوێنی مەوادێکی مەوادی فلاشی ڕایتەری پێ لەنێکی ناوی پاکیکەی تۆی شوی چەند جارێکی تو بە پێی جۆریان هەیە جۆری وایە 10 دقیقەیشەکە جۆری وایە 20 دقیقە جۆری وایە نیم ساعت جۆری وایە بێ لە جیایشکە جۆری وایە بێ پێی بڕۆ ئۆتۆمبیلەکەی تر بە پێی مارکەکان کە دروستیەکەن بەڵام ئێستا هەیە لە بازاڕە بۆ خەمی و شۆفێران شیان خواردووە کابرا ئەڵێ من هەر ئاوی ئاساییەتی یەکەم گوێ نایەوانە ئەوەش دوای فلاشە دروستکراویکەی تەناوی ئیشی پێیەکەیت و دایەکەیتەوە دوای ئەوە چەند جارێک ئەم ئاوە ئاوی ئاسایی تەیەکەیت بۆی ئەو ژەناوی کە تایەتی ئیش کات دایەکەیتەوە ئیشەکە دایەکەیتەوە تا پاکە بێتەوە کە پاک بووەوە ئەو کاتە ئەو ئاوی کۆلانتە کە وتمان لەبەرەوەی زدی کلس و ژەنگە هەر لە هەر شوێنێکە کلسێکە بێت تەمان ئەگە کونێکی تیا بێت یاخود تەقیویەکی تیا بێ ئەم کلسەی گرێت باشە سێرەکە ڕێژەی کەماوەکەمە بەڵام ئەم مەوادە دیتە زدی ئەو کلس و ژەنگەیە لایە بە هەڵیەکەنێ ئێسێرەکە ڕایتەرەکەی ئەڵێ وەڵام ڕایتەرەکە ئەو مادەم تێک ڕایتەرەکەم تەقی خودی مەوادەکە ڕایتەرەکەی نەتەقان پێشووتر تۆ ئاوی ئاساییت بەکارهێناوە ژەنگی کردووە کلسی کردو ئەمیش لایە بات تەبعاً لێچوون دروستە بێ لە جاینەیە لە ڕایتەرە لەو بابەتانەیە لە سلندەری بزوێنەرەکەیە لە بەشی ناوی بزوێنەرەکەیە لەمانەیە بیستا ماژە بۆ کاری تر بکەین یەکێک لە هۆکارەکانی تر کاریگەری گەرما لەسەر پارچە ئەلکترۆنیەکانی ئۆتۆمبیلە بۆ نمونە دیسان ئێڵەمە بەداخەوە ئۆتۆمبیلانی کە سەرەتا داخڵە بوون هەتا ئێستش لە هێزار زۆربەیان ئەو وایرانی کە دانراوە هەنێ پارچەی هەنێ وایری ئۆتۆمبیل هەیە هەنێ بەشی هەیە ئەسڵ نابێت قەتعی تیابێت باشە ئەم کە قەتعیش کراوە ئەسڵەن هەر تیپی پێوە نیە من بە چاوی خۆم بینیومە عەقڵی ئۆتۆمبیل لام بردووە شۆرتی کردو ئیشی نەکردوەوە ئۆتۆمبیلی مۆدل بەرزیش ئۆتۆمبیلە مۆدل بەرزەکان 2020 و 20ەکانەوان کە هاوردەیەکرێن لەبەرەوەی لە کواڵی کۆنتڕۆڵە زۆر نزمە کە داغڵە بن لەو نازانم چی پێیان لاینی پەیوەندیداری کە داغڵی ئەکات ئیتر بە هەچ هۆکارێک بێت یعنی ئەوە بە پەرپوتیەتە لەگەڵ ڕێزمە یەتە ئەم دیوەوە ئەسڵەن ئەڵێ بۆ مرۆڤ نانێرێم ئۆتۆمبیلانە باوەڕ ئەەکەیت سوکانی ئۆتۆمبیل لە پێشکردنەوەی دەرچووە بەدەستیەوە ئێمە کارەسات و لە سرعتی یاوێت بێت چێوی لە پێشکردنەوە کە چۆتە سەر جادە سوکانەکە بەدەستیەوە دەرهاتووە بڕغۆیەکە نەبەستراوەتەوە من وەک خۆم پێ دەڵێم بە چای خۆم بینیمە عەقڵی ئۆتۆمبیلەکە ئەو هەموواری کە بۆی ڕۆیەوە کە هەمووی معارزە بۆ شۆرتکردن هەر ئاوە بەدەستدانراوەوە و تیپیش لێ نەدراوە ئەوەی شکێ لێ درابێت تیپێکی لێ درابێ ئاسایی تیپ لە گەرمایە ئەم گەرمایی ئێستا
ئەم تیپە تەحملم گەرمایە ناکات وەکو شێوازێکی نەرمبوونەوە و لێکبوونەوەی لێت و لاچێ سیرەکەی ئۆتۆمبیلەکە شۆرتی گەڕڵەن کاکە وڵایەوە ئەو ئۆتۆمبیلە گڕی گر بەهۆی بنزین خودی بنزینەکە کاریگەری هەیە بەڵام زۆرینەی ئەو قەتعی وایرانەیە جوان نەپێچانەوەی تیپەکەیەتی لەبەرەوەی مەسروفێکی زۆر نەکات کونێکە کاتە سەری فیت پۆمپەکە و وایرێکی بۆ دانێت و بە کاویەک و لێات و خواحافظ کەمی هەیە گرگرتن لە تەنکی بنزینەکە میشە بینیمانە لە پێشەوەیە زۆرینەی حاڵەتەکان ئەوانەی پێشەوە بە تایبەتی لە ئۆتۆمبیلە تازەکانە ئەو ئیهمالی و پەرپوتیە یاخود سوکان محاوەرەکان هەنی سوکانی لای چەپە هێنراوەتە لای ڕاست باشە ئەمانە لای ڕاستە برام هێنراوەتە لای چەپیان بەعکسەوە ئیتر هەچ کامی کامی لە وڵاتەکەدا ئەم ئاڵوگۆڕە کۆمەڵێک گواری زۆر بە شێوەیەکی هەڕەمەکی تۆ لێرە هەڵی ئەگریت ئەیهێنیتە ئێرە چەند ساڵێکی کەم بەرگەیەگرێت یعنی ئەو ئەگەر تیپیشت لێدابێت ئەگەر پێچا بێت و کاویکیش کرابێت یعنی ساڵێک دو ساڵ بەرگەیەگرێت دوای ئەوە زۆربەی ئۆتۆمبیلەکان کێشە ئیبیسیان تەیەکەوێت گیربوونی سوکانیان تەیەکەوێت گرگرتنیان تەیەکەوێت بەداخەوە لە بەشی پێشەوەی ئۆتۆمبیلەکان هۆکارە سەرەکیەکەی ڕاستە گەرمایە ڕاستە جەوی دەرەوەیە گەرمبوونی دنیاە بەڵام هۆکارە سەرەکیەکەی ئێهمالی ئەو کەسانەیەکەم بەشانەیە بەسن و ئێهمالی و کەسانەیە کە هاوردەیەکەن بۆ ناوەڕێی کاک سامان ڕەنگە ئەمە بە هاوڵاتیان لەو شار بن کەمە تەنها زیانی بۆ ئۆتۆمبیلەکە نیە این دوور بێ ئەمانە ڕەنگە بێتە هۆی ڕووداوی هاتوچۆ کە دەبین ئێستا زۆر لە هاوڵاتیان گیان لە دەزەدەن ئێمە کاتمان زۆر دەکەمەوە هاوکارانە ئاماژە بۆکەن کە تاوێکن ئایا هۆکارەکان هیچ شتێکی ترماوە کە باسی بکەی وە لە کۆتایی یا چۆن پارێزگاری بکەین لەو گەرمایە کارگەری ڕاستە خۆ بەیە پارێزگاری دەمێ باز لە بنزینیش بکەیانی کوالەتی بنزین کوالەتی بنزینی زۆر شۆفێر بەدەست بنزینەکە لە ڕاستیە ینی ئەزانی چیوای لێ هاتووە زۆر شت هەیە ناتوانانی بیڵیت ناتوانێت ئەزانی بۆچی من لە چەند ساڵی پێشدا زۆر لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەلحەمدولیلا ئەو نەیتوانی بێتمانی مناڵێن هەموو شتێکە زانین بەڵام مەڵێنەوەی کە ئیزانین بە خەڵکی گەێنین جا ئەگەر ڕاست بوو سوپاسیانەکەین دەستخۆشیمان لێکن غەڵەتیش بوون هەر دەستخۆشیان لێکن بڵێن شتەیەوە غەڵەتە ئەوانەی کە پێشووتر قسەمان لەسەر کردووە بەداخۆی بۆتە بازرگانی کەسێک ماوادێک گێنێت ڤیددیۆی لەسەرکات وامان لێ هاتووە ڕەواجی قسەی ئەمەش نەماوە بەداخەوە وەکو ئەوەی لانی ڕکلامی بازرگانی ماوادێگەیەنێ بۆ خۆی تر مادەم ئەم ماوادە هەیە هەموو شتەکانی تر زەربی سفرەکەی تر سیقەت نەماوە قسانی کە ئەیکەیت زۆر احتیمادێکی نەماوە بۆیە من کەمتر ئیسە ڤیددیۆکەم و بابەتان داوا لێ بردنەکەم هەل لێرەشەوە لەو بینەرانی کە زۆر گلەیۆم لێکن بۆچی ڤیددیۆ ناکەی ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئەو پرسیاری بەڕێزیش باوەڕکە ئەوەی کێت بنزین نییە يعني ترى متواضع نقطة سريعة أو بنزيني كيد بنزينية ناكريد من أست فيديوم بيه أو تلنا موبايل كمان بيشانتهم لدبايا دامان ناوا هاو كاريكم لبينجوين استقر لك لبرشاوي كاميرا كاي بيشانتهم أو بنزينة هاش سيئة لقل بنزينة إيرانية تيكلنا بيت والله يشون دو دريا هي أمي دريا كي دو رنگا تيكلنا هر تيكل أبدو أو تيكلنا بيت أيش تيكلنا بيت على من بنزينة هاش سيئة كينم دەبێت گێرانی شێکم بەسەران ئۆکتانێکی تێکەم و عیبی نامێنێت ئێوانە هەر لە ناو دەبەکە من هێناوە ئەمە ڤیددیۆکە ناو مۆبایلەکەمایە هەر کەس ویستی بۆ ێنیری ئەم بنزینە ئەسڵەن هەر بنزینی نازام چێت ئەنی من هەر لە سەرەتاوە سیارەی خۆم هەتا ئێستا سەیم تێ نەکردووە تێشی ناکەم وەسیقەش ناکەم زۆر ینی ئەزانی چی زۆر شت ناتوانانی بێت ئەینا سیقە ناکەم بنزینێک ئەو نە کوالیتی بەرز بێت ئەو نە باش بێت خراپەکەی خۆیان بن بە 1200 دینار بە ئێمە باشەکەیان بۆمان بێنمانن بە 800 دینار ئەو بۆی بکرێت ینی نەک بنزین هەواکەش دەگرێت چۆن بنزینەکەی ئەو نە باش بتاتی 800 دینار شتیوا چۆنە بێت وەڵای یان بنەتەنکیە ماوەتەوە یان مەوادە یان ژەنگاوە نازانم چییە چکم ئەو ئۆتۆمبیلانی من بچای خۆم بینیمە ببوورە بە بەڵگەوە پێتەڵم ئۆتۆمبیل هەبووە کردوێتە ناو بنزینی تێکردووە لە ناو بنزینخانەکەیە لە پێنجوێنە ئیشی نەکردێتەوە بنزینەکەم داکردو بنزین ترماتە ئینجا ئەنجا ئیش کردوێتەوە ئێمە بنزین بێت چۆن کردمان ناو ئۆتۆمبیلی ترەوە پارچەکانی نزیکەی 150 بۆ 200 زەرێری لیاوە هەموو پارچەکانی 4 نۆزلی سووتان و هەر گرتوێت یان نازانم ئەمە بنزین نییە من ئەماڵم نقطە سەری دێر ئەم بنزینە بنزین نییە نەبێ بە تێک بڵێن کاکە دوای قسەمان لەسەرکەم بێ بابەتی ڕادیۆکە بڵێن کاک سامان وڵە دوای پاش گەزە بێتەوە من بەلایانی کیمیایی ناڵم بەیانی فاسێکمان بۆ بێن کاک سامان قسەیەکی وای کرد لەوە ئەوەتانە نەخێر بنزینە ئەمە ناڵێم من ئەمەلی لێم ئەمەلی لەناو ئۆتۆمبیلەکانە لەو کاتەی
ئیتر ئایا فێڵەکە لە بەنزیخانە ئەکرێت لەو کەسانەیەن کە تەنکەرەکانیان لەو کەسانی کە ئەی بەخش ئەمە نازانم من ئەو نازانم ئەو بنزینی کە ئەکرێتە ناو ئەو ئۆتۆمبیلانەوە وەڵی مەگەر کۆمەڵی ئۆتۆمبیلی مۆدل کۆن کە سەرفی ئەکات ئەگینە ئەوانی تریان یەکێک نییە دو نییە دە نییە بیست نییە بڕۆ لە بازارە بگەڕە خۆتە زانست هەر ئەو بنزین هەرسەیە هۆکار چی بوو لە مای پێشوە چەندین ڤیدیۆ بڵاو بوویەوە کە هەر یەک تۆ سەری بنزینەکە کاتە وەکو چی ئەم بنزینێتە دەرەوە برام ناڵم ئەم مەوادە مەوادێکی بنزین نییە نازانم چ مەوادێکە زۆر سیر بەرگەی ئەو گەرمایە ناگرێت تەحملی ئەو گەرمایە ناکات خۆ ئەم شتانەی کە دروست کراوە هەمووی ئۆکتانەکان تەنانەت زۆربەی ئۆتۆمبیلەکان بۆ نمونە نووسراوە ئۆکتانی بێ لە بۆ نمونە ئینفینیتی ئەگەڵ ئەبێ لە سایە 9 کەمتر نەبێ تۆ تێیەکی نازانی ئەم مەوادە چییە تێی ئەەکەیت زۆر باشە کاک سامان دەرفەتمان ڕێنمایی چی یەک شتم ببوورە یەک شتی تر ئەم بنزینە لە کاتێکاوی کە گەرمە بێت ئەگەر دەبەیەکی ئاو بۆ نمونە ئەم بتڵە زۆر جار ئەماڵم ئەم ئاوە کاتێک ئەم ئاوە خاڵیەکەی ئەگەر شتێ نەبێت جێی بگرێتەوە ئەمە ئەقپێ بە ملیەکە یعنی ئەم پاچەی ئەقپێت کاتێکیش کە شتێکی تێکەکەی ئاوی تێکە هەر شلەیەکی تێکەکەی ئەگەر ڕێ نەبێ ئەو هەوایە دەرچێت ئەمە ئاوسێ ئەتەقێت ئەم تەنکی بنزینە وایە ئەو مەوادە کاتێکە ئەو بنزینەی تێکەن ئەو بنزینە یعنی ئەو نەکوالیتی خراپە ئەو نە تەبەخورەکات ئەو نە هەڵماندن دروستەکات زۆر جار کە ئەگرێت فعلەن هۆکارێکیەوەی ئەم تەنکی ئەتەقێت یعنی تەحملی ئەوە ناکات ئەگەر سەری تەنکێکەکەیتەوە زۆر جار ئەقوڵێ و کڵپەکەیان سەری تەنکێکە هەوایەکی زۆر ئەکات هی ئەوەی ئەم غاز ئەم مەوادە ئەو نە غاز ئەکات ئەو نە پەستان دروستەکات ئەمە کاریگەریە بێت لەسەر سەرنشینەکە لەسەر ئۆتۆمبیلەکە لەسەر گرگرتن لە هەموو بابەتەکانە ڕێنمایم ئەوەیە من بە بۆچوونی خۆم من پێم باش نییە هیچ کە زۆر بنزینە بەکاربێنێ ئایا لەسەر ئایندم قسەکرێت بە هەر جۆرە باسم لەسەرەکەن من پێم باش نییە بە هیچ جۆرە ئەم بنزینە بەکار بهێنرێت چکم ئەو مەوادەی کە بەکار ئێنێ ئەگەر بەم شێوازە بێت کە ئەکرێتە ناو نازان بە فەحس و بەوەی کەیت بە وەرەقە ناڵێم بە تێکردنەوەی کە بەکارێنرێ بە عەمەلی بینیمە ئەمە یەکێک لە ڕێنماییەکانمە تکایە دوورکەونەوە لەو بابەتانە لە بابەتی دەبەیەکە هێنێ لەسەر جادەدایانێک کاکە وەڵامە بنزینی ئەوەیە ئەو بنزینەوەی ئەمەش هەر بە هەمان شێوە بنزینیان هێناوە بە بنزینی ئێرانی بەڵگەم لەلایە کردویانت ناو ئۆتۆمبیلەکەەوە وەڵڵا ئۆتۆمبیلەکە ئیشی نەکردوێتەوە یەک دانە نیوڕۆژەمە خەریک بووین هەتاوەکو بنزینمان داکردوەوە هەموو پارچەکەمان پاک کردوەوە دوای بنزینی ترمان تێکردووە گازە ئاوە ئەم وڵاتی ئێمە بەم شێوازەیە ینی کە ڕۆژێک شتێک پەرەی پێدرا بازرگانەکان لەگەڵ ڕێزمە ناڵم هەمویان زۆریان چاویانە چێتە سەر ئەو کەسانە چاویانە چێتە سەر ئەو شۆفێرانە لەبەر پارەیەکی کەمتر لەبەر ئەوەی یان خەڵکێک بە دوای شتێکی باشتر ئاگەڕێت ئەکەونە فرت و فێڵکردن ئەوانش هەر ئەتا بتوان لێ دوورکەونەوە یەکێکی لەو حاڵەتانە بزانە ئۆتۆمبیلەکە دەبێتە لای کێ ئەم ئۆتۆمبیلە ئاڵتونی خێزان بۆ فرۆشتووە لە کرێچیا خۆت هێشتوەتەوە دەخیلەی مناڵ بۆ هەڵشڕیوە گوناحە بەم شێوازە ئاسان و دەفتەرێک دو دەفتەر دۆلار 4 ساڵ شەو نخونیت کردووە یعنی بەم شێوازە ئاسان و هەرەمەکیی خێتە بەردەست داوا لە برنەکەم ئەمە کۆتایی پێێنم ئەی خێتە بەردەست سێسێک و بەبێ هیچ ئەوەی کە بزانی چی ئەکا چی ناکە تکایە خۆت بە خوێندنەوە بە سەردانیکردنی و پەیجانی کە بابەتی زانیاری بڵاوەکەنەوە خۆت مشوری ئۆتۆمبیلەکەی خۆت بخۆ هەروە بە هەرمەکی بە سادەی سەیری مەکە هیوادارم هەموو لە دوور بن لە کێشە بە تایبەتی و بابەتی گرگرتن و خراپبوونی بزوێنەری ئۆتۆمبیل و بابەتانە داوا لە بردان لە یەکەم ئەم بابەتانە قسە زۆر هەڵەگرێت کاتەکەی ئێمەش کەمە هەر ئەوەیە بۆی ئەوەی کەتوانی بێتمان هیوادارین ئیسپادەیەکمان بە بینەرانی عزیز گەیان دەبێت زۆر سپاس بۆ بەڕێز سامانۆمەر شارەزا لە میکانیکی ئۆتۆمبیل سپاس بۆ ڕێنماییانێکە بە ئێمە دبەخشی عزیزان ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ
ئەمە گوناهی ئەگاچن کە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خی گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جپسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان لە تەوەریسیان با لەگەڵتانە بەردەوامین بابەتێکمان بۆ دیاریکردوون ئەویش باسکردنە لە سیفەتی سەرکردەی سەرکەوتوو. ئەگەر بین باسی سەرکردەکان بکەین هەر لە مێژوودا سەرکردەمان هەبوو دیکتاتۆر بوو و سەرکردەشمان هەبووە کە سەرکردەیەکی سەرکەوتوو بووە و بە سەرکردێکی باش ناسراوە کەواتە سیفەتی با بڵێن سەرکردەی سەرکەوتوو کامیانە و ئەگەر بینەوە لە ئاینی ئیسلامیشە ئەم بابەتە باسکەین کە دەبینین پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ جوانترین نمونە و پێشەوای ئێمە لە بواری سەرکردایەتی گەربین لە چەندین کتێبی لەسەر نووسرا و ئەگەر بین ژیانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ بخوێنینەوە دەبینین کە ئەمە بە شێوەیەکی زۆر تایبەت ڕەنگیاوەتەوە و بەڕاستی سیفەتی سەرکردەیەتیا بووە. ئەم بابەتە باز دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیامەنسوڕی زانای ئاینی. مامۆستا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. مامۆستا با بڵێن سەرەتا جۆرەکانی سەرکردەکانمانن یاخود با بڵێن سیفەتەکانی سەرکردەکانمانن. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشیتان لێکم. دیارە سەرکردە لە ئیسلامدا بابەتێکە زۆر بایەخی پێدراوە زۆر گرنگی پێدراوە وەکو چۆن سەر لە لاشەیە دڵ لە لاشەیە گرنگی پێدراوە سەرکردەش بۆ وڵات بۆ بەڕێوەبردنی وڵات زۆر گرنگی پێدراوە بۆیە چەندین دەقی قورئان و چەندین دەقی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی گرنگی سەرکردەکان و باسی واکن کە ئینسان هەر کاتێک کە سەرکردایەتی و بەرپرسیارەتی گردا ئەستۆ ئەگەر خراپ بوو عاقبەتی چۆنە بێگەر باش بوو عاقبەتی چەندی دەقمان هەیە بۆ چونکە وەکو تراوە الناس على دين ملوكهم يعني خەڵکی لەسەر دینی مەلیکەکانن ئەگەر تەماشای ڕابردوو بکەی تەماشای ڕابردوو بکەی ئەبینی پاشایەک هاتووە مەسەلەن مەلیکێک هاتووە هەر لە دەوڵەتی عوسمانیەکانە لە پێش عوسمانیەکان مەسەلەن ئەم دەوڵەتە بۆ خۆی طبیعەتی وا بۆ گرنگی بە میعماری داوە زۆرترین زانە لەو بوارەیە پەروەردە بووە بابەتی میعماری و بیناسازی ئەوانە مەسەلەن سەرکردە هاتووە حەزی لە جەنگ بووە زۆرترین شتی جەنگی دروست بووە لە سەردەمی ئەوە سەرکردە هاتووە مەسەلەن هەر بە تەبیعەت حەزی لە ژنێنان بووە تێگەشتی خەلیفە بووە زۆرترین کەس لە سەردەمی ئەوە تەعەدودیان کردووە مەبەستەکەم چییە لێرە سەرکردە بۆیە گرنگە کاریگەری هەیە الناس على دين ملوكهم يعني ئەو سەرکردە چۆن بوو خەڵکی شاوای بۆیە ئەمە زۆر گرنگی پێدراوە و صفاتی سەرکردەی ناجح و ئەو سەرکردەی کە ئەبێت صفاتی کۆمەڵە صفاتی تایە بێت کە قورئان ئاماژەی پێ کردووە زۆر گرنگە ئینسان پێش ئەوەی بێتە سەرکردە تەمەن مەبەستمان لە سەرکردەیان ئیمام
مەرج نییە سەرۆکی وڵات بێ هەر بوارێکە ئیمامی ابن حەجەر فەرمێ لە باسی و حەدیثی ئیمام عادل کە یەکێک لەو تاقمانە لێژە سێبەری عەرشی خوادان فەرمی ئیمام عادل واتە کاربەدەستێکی دادپەروەرە سەرکردەیەکی دادپەروەرە لە پێناسەیەوەدا ئەفەرمێ هەر کەسێک ئیشێکی پێ سپێردرا لەو ئیشەدا بە چاکی ئەمانەتەکەی سەرشانی جێبەجێ کرد ئەوە سیفەتی ئەوە عالمێکی دادپەروەر بووە ئەوە قایدێکی دادپەروەر بووە مەبەستەکەمان لێرەدا چییە مەرج نییە کابرا سەرۆکی وڵات بێت جاری وایە مەدیری مەکتەبێکە جاری وایە بەرپرسی شەریکەیەکە جاری وایە محافظی شارێکە جاری وایە مامۆستایەکە لە خوێندنگاکە یعنی کاتێک کە خەڵکێک لە ژێر دەستیا بوو غەشی لێ نەکردن ئەوە بەڕاستی ئەو کەسە ئەگرێتەوە کە خی پەروەردگار باسێکە بۆیە قورئان ئەگەر تەماشاکەین زۆر بە دیقەتەوە باسی ئەم بابەتیانی بابەتی ئیمام عادیل و ئەوەی کردووە کە یەکێکی لە سیفەتی سەرکردا و بەڕێوەبەری وڵات ئەوەیە کە دادپەروەر بێ دادپەروەر زۆر گرنگە تەماشاکە قورئان بەخوای تەعالی با پێغەمبەر داود دەفەرمێت یا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالعدل أي داود توما كتب خليفة فاحكم بين الناس بالعدل وبعدالة بيت ونيا إن الله يأمر بالعدل والإحسان پیغمبر خواه صلى الله عليه وسلم فرمي وأمرت لأعدل بينكم فرمانا بيكراوك عدالة بملا نيوان تانا أم عدالة هو ندقرنجا خی پەروەردگار بەشێک لە پێغەمبەرانی کەناردۆ پێوتون کاتە سیفەتێکی بنچینەی سەرکردەی سەرکردووە ئەگەر ئینسان عدالەتی نەبێ نابێت بێتە سەرکردە ئەگەر عدالەتی نەبێت لە بەڕێوەبردننی ئەو کارێکە لە ژێردەست گەورەی مەوساب سیفەتەیە خۆی گەورە سێبەری عەرشی پێبەخشیەوە بەڵێ طبعاً تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمودەیەکە فەرمێ حەوت تاقمە لەژێر سێبەری عەرشی خوادان یەکێک لەوانە ئیمام عادل یان لە ڕیواتێکی ترا ئیمام مقسط ئەو کەسێک کە عادلە جا ئەگەر سەرکردە دادپەروەر بێت طبعاً بۆ زانینتان سەرکردە عادل بێ بە معنای کەلیمە جێبەجێکردنی فەرمانەکەی ئەو جێبەجێکردنی فەرمانی خوایە من ئەطاع الأمير فقد أطاعني ومن أطاعني فقد أطاع الله پێغەمبەری خوا فەرمێ یعنی هەر کەسێ بەگوێی کاربەدەستێکی دادپەروەر بکە کاتێکە عادلە ئەوە خوایە بە قسەی منی کردبێ ومن عصاني بهمان شيء أو شيء بقصينك بهمان شيء بويا تماشاك بيغمبري خاص صلى الله عليه وسلم فرميه إن المقسطين عند الله على منابر من نور أن يكساني كدات برورن للروج قيامة دا لا سر من بريكي نورين أما أو من بيغلك أو كسيك أبي بحاكمي ولاد ببريوبري ولاد أبي زور عادل بي وبيتشوانكي بزور خطرة يعني بيتشوانكي زۆر خەتەرە ینی تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو تاقمانەکە فەرمێ سێ تاقمن خی پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا تەماشایان ناکات یەکێک لەوانە ئیمام ظەلوم ئەو کاربەدەستەیە کە زوڵمەکە کە ستەمەکە بەڕاستی و ئەو کاربەدەستەی کە ستەمەکە دوعای قبول نییە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني دعاء قبول نه بويا عدالة أما صفتك زور جرينجي بنشينه بو سركردي مسلمان كاتك عدالة بو أم كسكاتك عدالة بو جاوازين يوان من دالي خوي من دالي دراوسي قناكا جاوازين يوان عشيرتي خوي وعشرتي كترناكت جاوازين يوان دو رجزناكا كلا لجير ولا تكيدا ژیان بەسەرەبن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ تەماشاکە جیاوازی نەکردو لە نێوان سوهەبێکی ڕۆمی لە نێوان سلمانێکی فارسی لە نێوان بیلالێکی ڕەشی حەبەشی هیچ ئەمە عەدالەتە بەڕاستی ئەمە عەدالەتە کە یەکەم صیفەتە کە قای دەبێ تەمە صیفەتی تری شەیە قایت بۆ سەرکردەمان هەیە قسە قسەی خۆیەتی یاخود چەندێک گرنگە هەر بەنمونە لە قورآنی پیرۆزا دەڵێ شوراتان با هەبێ کە سەرکردەیەک پرسوڕاوێژی هەبێ بە کەسەکانی طبعا صیفەتێکی تر لە صیفەتی سەرکردەی ناجح بەڕاستی ئەوەیە کە پرسوڕای بە دەوروبەری هەبێت پرسوڕا پێغەمبەری خوا صلی الله علیه و باشترین نمونەیە يعني تماشاکە هەندێک کارکە کردویی پێغەمبەری خوا سەحابەکان پێیان فەرموو ئەی پێغەمبەری خوا ئەمە ڕەئی خۆتە یان وحیە فرميت والله وحي نية رأي خوما دي فرمينا في غمري خو أم رأي باش نية
پێغەمبەری خوا بە قسەی کردو کاتەگەر سەرکردێکی بۆ ئەمی ناکرد ئەمەی ناکرد بۆیە بە پێغەمبەری خوا هەر کەسێک ئەوێ بێتە سەرکردەیەکی ناچە کاکە وەڵا لەو ڕۆژۆی خوا ئادەمی دروست کردو حتا آخر ئینسان لەسەر ئەرزدا سەرکردەیەک نایوە پێغەمبەر وا بێت تا ئەو ڕۆژەی دنیا کۆتایی پێدێ هیچ سەرکردەیەک نایە هێندەی پێغەمبەری خوا ناجح بێ ئەو کەسێک کابێ بە سەرکردەی نەبێژیانی پێغەمبەر بخوێنێت ئەمینیان پێبەخشی بوو وەنیە یعنی ئەبێ بەڕاستی هیچ نەبێ ژیانی پێغەمبەر بخوێنێتەوە کەسە کابێ بە سەرکردە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جیاوازی نەکردو لە نێوان چینەکانی کۆمەلگادا بەڵکو لە نێوان ئافرەتدا لە نێوان پیاودا لە نێوان منداڵە یعنی مافی هەموو لایەکی داوە یەکێکی تر لە صیفەت تەمە صیفەتی سەرکردەی ناجح زۆرە بەڕاستی بەس ئێم باسی ئەواکەن کە لە قورئان و فەرمایشتی پێغەمبەری خوا ئاماژەی پێکراوە ئەوەیە کە سەرکردە ئەبێ چۆن ئەڵێ لێپرسینەوە بکە لە خەڵکەکەی خۆی يعني تماشاك القرآن باسي بيغمبر سليمانك وتفقد الطير يعني كاتك جيشكي كوكر دوتو طير يك ديار نبو باڵندەیەک دیار نەبوو کە پێغەمبەر سولەیمان تەمەن وانەمووی لەژێر دەستیا بوو یەکسەر بەدوای ئەڵێ ئەو باڵندە لەکوێیە جازان ئەیان لە باس و خاسێماتەوە تەفەقەدە الطەیر و فەرمووی بە سەرکردە کاتێک کەسێکی دیار نەبوو کاتێکە لە خەڵکەکەی خۆی بپرسێتەوە یعنی لە خەڵکی خۆی بپرسێتەوە ئەمڕۆ لە وڵاتی ئێمەدا ڕۆژانە خەڵک ئەکوژرێت کەس ناپرسێتەوە وەرە منداڵی یەک سەرکردێکی ئەم وڵاتە بکوژێ بە قسمی تیار بزات چی لێت بزات چی یەکەن کاکە وانە هۆش نانی تا ئێستا بینیتە سەرکردێ بچێتە بۆ بەدەر لە پارێزگاکەی خۆی یانی لەو شوێنێکە دانیشتو هەر نبینی ینی لە خەڵک ناپرسنەوە بەڕاستی لە خەڵک ناپرسنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و لەگەڵ پیرێژنێکە لە دەروی شاری مەکە قسەی کردو بە 2 ساعت قسەی کردووە بۆیە لێپرسینەوە و خەم خواردن بۆ خەڵکەکەی خۆی و صیفەتی قیادەیە کاکە نابێ سەرکردە بەس خەمی خۆی و عەشرەتەکەی خۆی و گیرفانی خۆی بێت سەرکردەوە نابێ بەڕاستی پێغەمبەری خوا وانە بۆ صلی الله علیه و سلم مامۆستا بابەتێکی دیکە هەیە گۆڕایاڵیکردنی سەرکردەیە و شوێنکەوتی سەرکردەیە مسلمان لەم سەردەمی ئێستادا دەبێت شوێن چ سەرکردەیەک بکەوێت یانی زۆر جار قسە و باسی زۆرێک یاخود پشتومڕی نێوان زۆرێک لە نێوان مسلمانانەکە بێ ئیتاعی سەرکردەکانمان بکەین ئایا خی گەورە دیاری کردو کە چ سەرکردەیەک بە یاخود هەر سەرکردەیە بوو بە ئێمە دەبێت سەم ئەو تاعاتی بۆ بکەین طبعا بە کورتی هەر سەرکردەیەک بەگوێی خوای کرد واجبەی خەڵکیش بەگوێی بکات ئەوە شتێکی قەتعی ینی هەر سەرکردەیە کاری کرد بە فەرمانەکانی خوا ئەوە بەڕاستی ئینسانیش بێ کار بکات بە فەرمانەکانی ئەو چونکە وەئولی ئەمری منکم لە قورئانە توانی لە مسلمانان ئەمە باسی ئەواکەن کە بەگوێ بکەیان بەگوێ نەکەیت لە فەرمایش کشتێک پەیوەندی بە قیامەتەوە بەڵام بەشتی دنیایی مەسەلەن هەندێک بابەتی دنیای هەیە مەسەلەن یاسای مرورە مەسەلەن یاسای ژینگەییە هەندێک یاسای ڕێخستنی بازاڕەکانە ئەمە لەو پەڕی دنیا بێتەوە بە قسەیەکەیت با مسلمانیش نەبێ ئەم بابەتێکە بابەتی ڕێخستنی ژیانی خەڵکە بەڵام بۆی کە بڵێ لە قسە دەرچوون لە قسەی سەرکردە هەر سەرکردەیەک بێ وەکوای لە قسەی پێغەمبەر دەرچوێتی وانە لە قسەی خۆی گەورە دەرچوو تا تۆش بێ لە قسەی دەرچوو جا بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە زۆر وریابینەوە کە هەندێک جار ئەم بابەتی ئەوە ئولی الئەمرە و ئەوە نازانم چی و تەمەن ئولی الئەمر جار بێ مسلمان بێ ئێستا زۆر لە ناو مسلمانانە ئەمە هەیە ئەبێ مسلمان بێ بەڕاستی بابەتە زۆر بابەتێکی جەدەلی ناو مسلماناندا یعنی باشە ئولی الئەمر مسلمان نەبێ هەر فەرمانێکت پێ بکات چۆن نەبێ بە قسەی بکەیت نوێژ ناکە من نوێژ ناکە ینی بڕۆ هەرچی کتێبی مێژووی هەیە نووسراوەتەوە چی کتێبی دینی هەیە نووسراوەتەوە کاتێک باسی حاکمی مسلمانەکەن باسی حاکمێکەکەن کە کار بکات بە شەریعەتی خوا کار بکات بە شەریعەتی خوا کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم فەرمێ کارکردن بە شەریعەتی خوای پەروەردگار لە بابەتێک لە بابەتەکاندا لای خوای پەروەردگار زۆر باشترە لە بارینی باران چل ڕۆژ ئەوەندە گرنگە کارکردن بە فەرمانەکان بۆیە جێبەجێ هەر کار بەدەستێک فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکات بەو شێوازی کە خوا داوای لێ کردووە لە بەڕێوەبردننی وڵاتە لە بەڕێوەبردننی قوتابخانەیە لە بەڕێوەبردننی دام و دەستگایەکە لەژێر دەستیا بووە بەڕاستی واجبە ئینسان بە قسەی بکات لە قسەی دەرنەچیت بەڵام کار بەدەستێک هیچ حساب قورئان ناکە یعنی هیچ حکم بە هیچ یاسایەکی شەریعەت ناکە باشە کە حکم بە هیچ یاسایەکی شەریعەت نەکا
لە شتی کە پەیوەندی بە قیامەتی منەوە کەی واجبە من بە قسەی بکەم بۆیە ئەم بابەتە بەڕاستی چەنە بابەتێکی توڵانەیە بابەتێکی فکریە بابەتێکە جەدەلی زۆر لەسەرا یعنی لە ڕابردوودا حاکمی مسلمانان بەڵە جاریوا بووە مەی خواردۆتەوە گوناحی کردو بەڵام مسلمان بووە لە کۆتاییدا لە بازنەی ئیسلام نەچۆتە دەرەوە لە کۆتاییدا لەژێر دەسەڵاتی ئەوە حکمی خوا جێبەجێ کراوە با خۆی ئینسانەکە خۆی فاسق بوو بێ با ئینسانەکە خۆی گوناحبار بوو بێ بەڵام لە ئیطاری عامدا ئیسلامی جێبەجێ کردووە لە ئیطاری عامە لە ئیطاری عامە فەرمانەکانی حدودی جێبەجێ کردووە لەژێر دەسەڵاتی خۆیە بەڵام خۆی کابراایکی گوناحبار بۆ زانایان فەرموێنە نابێت لە قسەی دەرچیت بۆ چونکە ئیطاری عام پاراستنی دەوڵەتی مسلمانان و دەوڵەتی مسلمانان لەژێر سای قورئانە ژیاون بۆ بەڵام ئەمڕۆ ئەگەر لە کوردستاندا ئەگەر ئەم خەڵکە مسلمانە ئەم خەڵکە ملتەزیمە و ئەم حیزبە ئیسلامیانە نەبن بە حەقیقەت یعنی ڕۆڵی ئاین زۆر لە ئێستا کەمتر دەبێتەوە ڕۆڵی دەستگا دینیەکان زۆر لە ئێستا کەمتر دەبێتەوە ینی بڕۆ تەماشاکە ئەمڕۆ لە هەموو کوردستانە حکومت مزگەوتێ دروست ناکە کاکەزانی مزگەوتەکە حکومت دروست دەکات مزگەوت حکومت دروستی ناکە ئێستا بە هیچ جۆرێ مەکتەب حکومت دروستەکات نەخۆشخانە حکومت دروستەکە پرت حکومت دروستەکات بۆ مزگەوتەکە زۆر ڕێگریەکەن مامۆستا کە جاری وایە کابراایە مزگەوتێکیش دروستکە تەمەنەوە ئەندێکاری ئیداری خۆیانەوە با تەداخلی نەکەن بەڵام بەستەکەم چییە بەبەستەکەم ئەوەیە ینی ئێمە لە وڵاتێک ئاژین بەڕاستی لە وڵاتێک ئاژین کە ئەو حاکمەی کە قورئان داوای کردووە کاکە ئەو حاکمەمان نییە ینی ئەو حەقیقەتە بۆیە تێکەڵێکم بە صیفەتێکی تری حاکمی مسلمان کە ئەبێ حاکمی مسلمان ئەبێ ڕازگۆ دەستپاک بێت بێ ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە ئەبێ دەستپاک بێ بەرامبەر خەڵکەکەی ئەبێ خەڵک بە وەکو باوکی خۆی تەماشای بکات بەڵام ئەمڕۆ ئایا لە کوردستانی ئێمەدا حاکم و کاربەدەستەکانمان و خەڵک وەکو باوک تەماشای نەکات ئایا بالفعل کە قساکەن سوێنە خۆی قسەکەیان ڕاستیان سوێنە خۆی قسەکان ڕاست نییە کاکە وایان لە تۆ ڕاستەکەشیان خەڵکە لە درۆیە ئەو درۆکان هیچ هەنی ئەمە بۆ چونکە ڕازگۆیی نابیندرێتیانە ڕازگۆیی قائیدی مسلمانە بێ ڕازگۆ بێ ئەگەر شتێک بێ لەسەر شانی خۆشی بێت ئەگەر شتێک بێ لەسەر نەفسی خۆشی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم وەکو زانایان فەرموون ئەگەر یەک ئایەت بۆی بووە لە قورئان دەری کردایە ئایەتی عەبەسە وەتەوەلای دەرەکرد عەبەسە وەتەوەلا زەمی خۆیەتی وانە بەڵام ئەوەندە ڕازگۆ بووە ئەوەندە عادل بۆ پێغەمبەری خوا قورئان خوا چۆنی بۆ داگردووە ئاوینی کردووە مەشاکیلی خێزانی کێ پێ خۆشە مەشاکیلی خێزانی خەڵک بزانێ بەڵام دی خوا لە قورئانە لە حەوتە بەقی ئاسمانەوە باسی مەشاکیلی خێزانی پێغەمبەری خوا کرد لە قورئان شەتۆمەر کراوە وانە یعنی ئەمە وایەنە یعنی نەمەشاکیلی خێزانی خۆی لە قورئان دەرکردووە مەسەلەن نا ئەو ئاەتێک کە باسی زەمی خۆی بۆ خۆی تەعالی عەبەسە وەتەوەلای ناردووە مەبەستەکەم ڕازگۆیی قائیدی مسلمان ئەبێ ڕازگۆ بێت ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکەکەی ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خۆیدا ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ ئەو پەیامەی کە هەڵی گردووە ئەمڕۆ بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ئەوەی کە لای قائیدی لای سەرکردە و بەڕێوەبەری ئەم وڵاتە نابیندرێ ڕازگۆییە ئەمانە پارێزیە یعنی تۆ تەماشاکە یعنی ئەوەندە وعدراوە بە خەڵک هەر بە نمونە باسی کەینەوە خەڵک بێزار بوو ینی بە جۆرێک لە جۆرەکان هیچ شتێک بەڕاست وەرناگرێت ئەمەش هەر هۆکارە کە بە جۆرێک لە جۆرەکان درۆ لەناو کۆمەلگای ئێمە زۆر زیاد بەلامانەوە ئاسایە الناس على دين ملوكي يعني کاکە دار خۆی لار بێ سێبەرەکەشی لارە یعنی بینیتانە دارێک لار بێ سێبەرەکەی ڕێک بێ شتیوانە بێ کاکە لە دنیاە بۆیە بەڕاستی من زۆر سەیرە بەلامەوە سەرکردەی ئەم وڵاتانە بە هیچ جۆرە چاو لە خەڵکی پێشخۆی ناکات ینی دەرس لە پێشخۆی وەرناگرن لە چاکەکان و لە خراپەکانیش دەرس وەرناگرن ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی وەڵڵاهی ئەگەر ئاژەڵێک لە عێراق پێ هەڵکەوێت لە عێراق ئاژەڵێک پێ هەڵکەوێت من لێرە خۆمە گوناحبار چونکە جادەکەم بۆ چاک نەکردووە لەو سەردەمەدا ئەمە یانی چی ئەمە یانی دڵسۆزی بەڕاستی تەماشاکە لە سەردەمی زیێڕینی ئەوانە ئەمڕۆ خەڵکێک دێ مەسەلەن ئەڵێمە دوو لە ڕووجە نابتان سەگە ئاژەڵی بەرەڵایە شتی بۆ دانن لە سەردەمی دەوڵەتی ئیسلامیدا گەنم و جۆ براوە سەر شاخەکان دانراوە بۆ ئاژەڵان دانراوە
تەماشاکە لە قاسەی دەوڵەتی ئیسلامیدا خەلیفە بەشێک لە پارەی زەکاتی مسلمانانی داناوە بۆ بەخێوکردنی ئەو ئاژەڵانی کە بەرەڵن. ئەوەسە دەمێ باز لەوە بکەی ئەمە زۆر زۆمیمانی ئەم بابەتی کە ئێستا ماژت پێدەکەی یعنی ئەگەر ئێمە سەرکردەیەکی ئیسلامان هەبێت و حکوم بە ئاینی پرۆزی ئیسلام بکات کۆمەلگات چی بەسەر دێت ئێمە چی قازانجەکەین کە ئەگەر سەرکردەیەکمان هەبێت بە تەواتی پابندی شریعەت و فەرمودەکانی پێغمبەری عەزیز صلی الله علیه وسلم و ئاەتەکانی قورآنی پیرۆز بێت. طبعا هەر کاتێک سەرکردە بالفعل بە فەرمانەکانی خۆی پەروەردگار جوڵایەوە وڵات زۆر ئیسفادەکات خۆشی ئیسفادەکە طبعا ینی خۆی بۆ قیامەت ئیسیفادەکە و بابەتی کە بۆ دنیای خەڵک ئیسفادی لێکە ماڵ و سەر و دووسامانی خەڵک نادەزرێت کە ئەمە کێشەیەکی ئەمڕۆی خەڵک وانە داهات نادەزرێت داهاتی ئەمڕۆی خەڵک بە حیچ جۆرە نادەزرێت چکە بۆ کابرا بە قورئانی شەکات دزی نامێنێت لە وڵاتە دوو کوشتن و بڕی نامێنێت کاکە چکە بە قورئانی شەکات يعني ولكم في القصاص حياة يا أولي الألباب باشا كيه لأخوة شارزات بي بإنسانك الله يقول لك أو هم ورانا كل دي أجر قايدي كي مسلمان ولاتي برا وبرد بالقرآن حكمي هر كسي كي كوش بنا حق ولا بيكوش له يعني خوي جونا كشتن كم بيتو يعني بقوري خوي دلت أجر تيو بيكوش نو خوش جزراني تاموت ولكم سيكا ولكم في القصاص حياة اختبر القصاص كشنوي خلقوايا كشنوي حياة نية بو كسا بلام قرآن خوي تعالى فرمي لو كشنوي لو تولكنوي حياة تانية يعني جيان تانية يعني جيان بواني تري كاكا تو فيروسك لنا وبي ام فيروسكم الجاي بويا كاتك قايدي مسلمان بقرآن حكمي كير بقرآن حكمي كير هولو دابو خوش جزراني خلقكي باشا بولا سردمي عمري كوري خطاب ده لسردمي أمره هيج بير لما ناكلته من دون منتان بوين مبرزا لسردمي عمري كوري خطاب رضا ورحمة الله به إمامي عمري كوري خطاب فرموي من دسي دزنا برا بو القرآن فرموي كاكا من ناتو أنا خلق كتيركم جيانا جزراني خلق ناتو أنا متيري عنكم كاتك أنا دسي خلق برا كقوم أنا كدس يعني بركم ونيا خەڵکێک لەبەر هەژاری لەبەر برسێتی دزیەکە و بابەتێکی ترە عومەری کوڕی خەتاب دەستبڕینی دزی هەڵگرت چونکە نەیتوانی ئەمە یەک قەیری ئەمڕۆ قەیری زۆر زۆرە وانە قەیری زۆر زۆرە ئەزان لە سەردەمی عومەری کوڕی خەتابە ئیمامی عومەری کوڕی خەتاب فەرمووی یەک کەسێک بۆی نییە غەیری ئافرەتی مسلمانان مارەکە طبعا لە شەرعدا جائزە ئافرەتی ئەهلی کتاب مارە بکەیت یەهود و نەسارە بەڵام عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ببینی و هەندێک لە جێیشەکەی ئەچن بۆ هەندێ وڵاتی نزیکی ڕووسیا و ئەوانە ئافرەتی ئەوان لە ئافرەتی عەرەبستان جیاوازترە ئەو ئافرەتانە ماراکەن ئەهلی کتابن و دوای مناڵەکان بە شێوازێک پەروەردابن خۆیان بیانوێ ئیمامی عومەری کوڕی خەتاب بڕیاری دەرکرد فەرمووی کەس بۆی نییە غەیری ئافرەتی مسلمان مارەکە چونکە خەڵک خەریکا چ ئافرەتی غەیری مسلمانەیە کچی مسلمان قەیرابێت کێشەی بۆ قەیریش دۆزیەوە کاکە يعني چارەسەری بۆ کێشەی قەیرەی دۆزیەوە کەواتە سەڵێت بۆ خوشکانەکانی خۆمانەوە تەواو کێشەی قەیرەی چارەسەر کرد کێشەی پەروەردەی منداڵی مسلمانانیشی چارەسەر کرد وانە چکە منداڵە دایکێک پەروەردەیەکە یەهود و نەسارا بێ لەوە چێ وردە کۆمەڵگا بەرەو عقارێکی ئەوە بەرێ بۆیە تەماشاکە ئەگەر قایدی مسلمان بێ سەرکردەی مسلمان بێ خەم لە ئافرەتەخوا خەم لە منداڵەخوا خەم تەنان لە ئاژەڵەکانەخوات یعنی خەم لە دار و بەردی وڵاتەخوا بەڕاستی مامۆستا تەپانەوە پرسیارمان زۆر ماوە بەڵام هەم بەڕێزی شتان کۆمەڵی پابندیتان هەیە بۆی درێژە بە بابەتەکە ناین زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونە هیوادارین توانی بێتمان لە ماوە کەمەیە سوودێک بە بینەرانمان بگەێنین زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوان سیامۆسووری مامۆستای بڵێ ئەزیزان نازانم ئێستا گەر ڤیتیمان ئامادە بێ یاخۆت بچینە لای بەلازان ببێ کۆتایی ببینی هۆنیە بەلازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کا بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ.